ئاینزان و خۆشەویستانە ڕۆتان شادووەم کاتتان باش من شەماڵ عەلی مونجایشتر لە ڕێگای کەناڵی هیواوە لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنمەیەکی تایبەت و گفتوگۆیەکی تایبەت. باسی ئەمڕۆمان سەبارەت بە ئەم هەفتەیەمان سەبارەت بە هەڵبژاردنە یاخود لە ناو کەوانەیە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە ڕۆژەکانی 18 و 20 مانگی ئۆکتۆبەرە لە کوردستان پاش 6 ساڵ بۆ دەورەیەکی تری پەرلەمانی کوردستان پرۆسەی هەڵبژاردن ئەنجام درا. ئەم پرۆسەیە پاش هەمان ڕۆژ ئێواری هەمان ڕۆژ نەتایجەکانی ئەلان کرا. کۆمەڵێک تایبەتمەندی هەبوو، ژمارەیەکی زیاتر لە خەڵک بەشداری کرد لە نیوە زیاترلانی کەم وە بەدوایە کۆمەڵێک باس و قسەشی هێنا گۆڕە سەبارەت بە دیزاینکردن یاخود تەزویرکردن و هەروەها لە ناو ئەم پرۆسەیە دەنگێک یا چەند دەنگێک بانگەشەی بایکۆتیان کرد و ژمارەیەکیش لە هەڵسوڕاوان ئەمجارەیان هەندێک لە لایەنەکان پێیان وابوو کە بەشداریکردن ئەمجارە لە ئەم پرۆسی هەڵبژاردنیا بە بەژەوەندی خەڵک گەشتێتەوە لە زیانی دەسەڵات هەیە. ئەمڕۆ بۆ خوێندنەوەی لایەنە جۆرا و جۆرەکانی ئەم باسە و بەشداریکردن لەو مشتومڕێی کە لە سۆشیال میدیایە بەڕێوەیە لە لایەن میدیاکانەوە هەموو ڕۆژێکە خرێتە ڕوو، پێمان خۆش بوو بە گفتوگۆیەکی هاوبەش یاخود دیالۆگیی هاوبەش لەگەڵ هاوڕێی ئازیزم تایر حەسەن ئەم مێحوەرانەی کە باسم کرد تاوتویان کەین. دیارە ئەم بەرنمەیە لە ڕێگەی دوو کەناڵەوە هەم فەیسبوک و هەم یوتوب پەخشە بێ. لە سەرتاوە بیرم ناچێ بەوەی ئازیز بڵێ مەگەر تا سەنەتان کردو و کارە بکەن کەناڵی یوتوبی هیوا لەسەر یوتوب سەبسکرایب بکەن. لینکی ئەم بەرنمەیە هەر لە ڕێگەی یوتوبەوە لە سۆشیال میدیای خۆتانەوە بڵاوکەنەوە. ئەوەش بڵێمەکو زۆرێک لە بەرنامە ڕاستە و خۆکانمان لەم بەرنمەیە فرسەت و ئەگەری ئەوە هەیە کە ئازیزان بینەرانێک کە پێیان خۆشە لەم بابەتەوە بەشداری ئەم مشتومڕ و گفتوگۆیە بکەن بە پرسیارەکانیان سەرنجەکانیان تەنان ڕخنەکانیان ئەتوانن ڕاستە و خۆ بەشدار بن چ لە ڕێگەی کۆمنتەوە بە تایبەت کۆمنتی یوتوب کە باشتر دەتوانێت بگاتە ستۆدیۆ هەندێک جار کێشەمان هەیە لەگەڵ کۆمنتی فەیسبووکە یاخود بە ڤیددیو هەر هاوڕێک ئێوێ بەشدار بێت توانن لە ڕێگەی سۆشیال میدیاوە لە ڕێگەی فەیسبوکەوە ماسنجەرەوە ئاگادارم بکاتەوە لینکی بەرنمەکەی بۆ نێرم لینکی ستۆدیۆکەی بۆ نێرم کە بێتە ناوە و لەگەڵمانە بەشدار بێت. بەرحاڵ لەگەڵ ئێوەی ئازیزە بەخێرهاتنی هاوڕێی ئازیز و خۆشەویستم تایر حەسەنەکەم زۆر خۆشحاڵم تار کە ئەم داوەتێ منە قبول کرد و زۆر سپاس دەکەم بۆ ئەم بەرنمەیە هاوبەشمی و لەم دیالۆگای بەشداریەوە. زۆر سپاس بۆ تۆ شەماڵگیان بۆ بینەران و بیستەرانی کەناڵی هیوا. زۆر سپاس بۆ ئەم فرسەتە کە لەم بارەیەوە قسە بکەین. هیوادارم گفتوگۆیەکی پڕمان ببێت. زۆر سپاس. زۆر باشە. بەرحاڵ بە خێرا بچینە ناو باسەکانەوە کاتێکی کەممان هەیە عادەتەن هەوڵەدەین کە بەرنمەکە لە سعاتێکە تەواو بکەین بەڵام ئەگەر کۆمنتی ئازیزان بێتە پێشەوە و پرسیارمان ئاراستە بکرا ڕەخنەمان لێ بژیرەوەوانە یاخود سەرنج هەبێ ممکنە کەمێک درێژ ببێتەوە بەرنمەکە بۆی بزانی هاوتە. بەرحاڵ محوەری یەکەمی باسەکانمان سەبارەت بە هۆکاری بەشداریکردنی زیاتر لە نیوەی خەڵکە دیارە قساکەنەڵێن 72% بەشداری کردو بەڵام لەم بینەیە ئەوانەی کە کارتی دەنگانیان وەرگرتووە حسابێ ناکەنەوەوانە حسابەکەن کە کارتی دەنگانیان وەرگرتووە. منەگە بایکۆتی هەڵبژاردن بکەمیانە هەڵبژاردن کارتەکەش وەرناگرین تر ئەمە بۆ ناتوانانی بخێتە بڵین ڕیزی ئەوانەی کە ئەسڵان بڕوایان بەم پرۆسەنیە و هیچ گوێی پێنادەن و لە دژی وەستنەوەوانە بۆ بێ بخێتە حسابی ئەوانەی کە بەشداریان کردووە لەم یاخود لە کۆی گشتی دەنگدەرانە حساب نەکرێت. بەرحاڵ زیاتر لە 50 نزیکی 55% خەڵک بەشداریان کرد وەڵام دووبارە لە چاو ئەو ڕێژەیە کە لە ڕابردووە بەشداری بەشداری هەڵبژاردنەکانیان ئەکرد بە تایبەت هەڵبژاردننی ئەخیر کە بۆ عێراق کرا ئەم ڕێژەیە زۆر زیادی کردەوە بڕایەوە هۆکاری ئەمە چییە چۆنی ئەبین چۆنی خوێندنەوە دیار بێت.
ئەگەم لە حەزە بکەی ئەم جارەوە جارەکانی تر هەتا بەڵێنی درۆشیان نەدا لە هەڵبژاردنەکانە ینی نەوەی نوێ ئەیود درۆکەن یەکێتی ئەیود ڕاست یەکەینەوە یا ئەی ڕوخێنین پارتی ئەیود ناتوانن یعنی ئەمانە کەی قسە و شیعاراتی ئەگە قرار بێ هەڵبژاردنێک ببێ وەکو جاری پێشوو نەبوو کە وعدی درۆ بن و دوای جێبەجێ دەکەن بەڵام سەبارەوەی کە هیچ وعدێکیشان نەدا و زۆرتر هەڵمەتی هەڵبژاردنەکرد لە شەڕەجنێوە چوو لە یەکتر شکاندنە چوو بەڵام ڕێژەی بەشداریکردنی خەڵک جێگەی پرسیارێکی بەجێیە بە بڕوای من ئەو هەوڵانی کە دایان چ ئەوانەی کە لە دەرەوەی یەکێتی و پارتی و پیانڵەن ئۆپۆزیسیۆن چ خودی یەکێتی و پارتی جا بە هەڕەشەکردن بێ بە ئیمتیازات بەخشینەوە بێ بە شێخ و مەلایان گرتە بەر تەکێوخانەخایان گرتە بەر دەستیان گر بە دامێنی کۆنەپەرستانەترین و دواکەوتوترین فەرهەنگ بۆ قەناعەت پێکردن چ دەسەڵات و ئەوەی دەرەوەی دەسەڵات یەک ئاسۆییان نەخسە بەردەمی خەڵک کە بە خەڵکی قەناعەت بە خەڵکی بکەن کە هیچ ڕێگەیەک بۆ ئاڵوگۆڕ لە ژیانیانە نییە بێجگەل لە پەرلەمان لە کاتێک سێ ساڵی ڕابردووی دەسەڵاتدارێتی ئەمانی دەرەوەی دەسەڵات بێ لەگەڵ یەکێتی و پارتیشە ناتوانانی و ئاڵوگۆڕ بەبارە و باشتر لە ژیانی خەڵکیە بەوجود بێنن بۆیە هەر ئەیانویست ئەوە قەناعەت پێ بکەن کە زۆر نیگەرانی ئەوە بوون خەڵک بەشداری نەکە هەوڵیانەوە بوو کە قەناعەت بە خەڵک بکەن چێتە بەردەم سنووقەکانی دەنگدان بە بڕوای من یەک فەرهەنگکە ڕۆشنبیرانی خوردە بوەژوا زۆر دەوریان بوو هەتاوانی کە یەکێتی و پارتیە ناڕازین ناڕەحەتن هەتا بەشێکانیان و سەربەخۆ کۆمەڵێک فاکتەری پوچیان هێنا و بڕای من توانیان خەڵک تووشی خۆش باوەڕی بکەن و ئەوەی کە خەڵک بەشداری کردووە لە جاران زیاتر ئەو خۆش باوەڕیەیە ئەویش ئەوەیە کە ئەم جارە هەلومەرج گۆڕاوە ئەوزاعی جیهانی گۆڕاوە ئەوزاعی ناوچەکە گۆڕاوە بە قازانجی یەکێتی و پارتی نییە ئەم جارە ڕاستەوخۆ لە ژێر سەرپەرشتی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراقا بڕێواچێ ئەم جارە جیهازی عجایب و غەرایب هاتووە کەس ناتوانێت دەستکاری دەنگەکان بکە کەس ناتوانێت منەکان بفرێنێ بۆیە ئەم جارە شێوازی حکومڕانی لە کوردستانە ئەگۆڕێ ئەگەر بێت و خەڵک بەشداری بکە ئەتوانی یەکێتی و پارتی لابێ ئەمریکا لەسەر خەتە نەتەوەی گرتوەکان لەسەر خەتە یەکێتی و پارتی بە هیچ شێوەیە وەکو جاران ناتوانن نەتایجی هەڵبژاردنەکە قبول نەکەن سەرنجام بەبێ هیچ ئەوەی کە هیچ فاکتەرێک بێننەوە بە بڕوای من ئەمە دەوری بوو لەسەرەوەی کە خەڵک ئەم جارە بچێت ئەم جارە ئەوزاعەکە بە قازانجی یەکێتی و پارتی نییە بە قازانجی خەڵک سیستمی سیاسی ئەتوانین بگۆڕین تەحالوفێک ئەتوانێت لە دەرەوەی یەکێتی و پارتی دروست بێ بۆ ئەمە خەڵک وتیان دەیکەوایە ئەگەر وا بێت کەواتە فرسێکی زۆر باشە بۆی کە تۆڵە لە یەکێتی و پارتی بکەنەوە جا خۆشیەکەوەی ئەڵێ تۆڵە لە یەکێتی و پارتی بکەرەوە بۆ من ها بۆ خۆت نا تۆڵی پارتی بکەرەوە دەنگ بە من دەنگ بە شاسوار یا دەنگ بە عەلی باپیر تۆڵەیان لێ بکەنەوە بچ لەسەر سنووقەکانی زەنگان تۆڵەیان لێ بکەنەوە بۆ من با من چمە پەرلەمانیا ئەو وەختە من خۆم هینەکە جێبەجێیەکەم بە بڕوای من سەبەبی سەرێکی ئەوە بوو کە خەڵک بەشداری خەڵک ئەم جارش تەوهمی پێیا کرد وەک 2015 کە طبعا بە کۆمەڵێک ئاڵوگۆڕەوە خەڵکی جام جارش بە بڕوای من خۆش خەیاڵ بوو بەوەی کە هێزیەکەنەوەی نوێیە تاقی نەکراوە بان تاقیکەین و بزانی نەمایان چۆنە باشە من تا لەمە وەرەگرم بەڵێ ببەخشە قسەکە تەواوکە جوملەکە تەواوکە تەواو بوو دەزانین چۆنە من بەڕاستی بە تەنها مۆزوعی خۆشباوەڕی خۆشخەیاڵی بۆ ئەمە نابینمەوە بەشداری ئەمان چکە گەر وا بواە ئەوایە وانی کە ئەم خۆشخەیاڵیان بڵاو کردوەوە لە هەموو کە زۆرتر دەنگیان بێنایە ئێستا هەموو ئۆپۆزیسیۆن کۆکەرەوە بەقەت یەکێتی هێناوە تۆ زیاتر پێما بێ شتێکی ئاوە ینی هەموو ئۆپۆزیسیۆن هەمووانی کە لەبەرەی ئۆپۆزیسیۆن ناوەستاون لە ناوکەوانەیە کۆیان کەرەوە ناگەن بۆ دەنگانی کە بە تەنها پارتی هێناوێتی واز لە یەکێتی بێنی وانە ئەمە نیشانەیە وایە بۆ من کە من شتیتر لە پشتی ئەمەوە بینم دیارە معلومە بەدەر لەوە نییە کە خۆمەڵی خەڵک خۆش باوەڕ بوون تەوهمیان بووەوە خەڵەتاون خەڵەتێنراون ئەم جارش تەفریان خواردەوە بەڵام بە گشتی دۆخەکە ئاوایە بە بڕوای من دوو هێزی میلیشیایی چەکدار دەستیان لەسەر پەرەپیتکەی چەکەکانیانە
لە هەڵبژاردنەکانیانە ئەسنە سەر مینبەر و مایکەشتێن و جوتا هاون لە بەرچایەوە خەڵکەیا و ینی بەرجۆرێک نادەم تعبیرەکە چۆن هینە بەڵام بەڕاستی ئینسان ناتوانێت لەو تعبیرە جوانتری بۆ بدۆزێتەوە تەسەڕوفاتی کە لەم هەڵبژاردنیان لە هەنێک لە سەرۆگلیستەکانە بینرا بەتایبەتی پاپڵ تاڵەبانی ینی هەستەکەی کە خەڵک لە وەخت لە دۆخێکا بۆکە ترساوە باش ئەمانە ئەگەر هەڵبژاردن و دیموکراسیێتە ئاوا قساکەنەوەگە هەڵبژاردنەکە بە مەیلیان دەرنەچێت و نە ئەوەی کە ئاانوێ پێی نەگەنەوەوانە خۆمچینە بیکەن بە گۆمی خوێن و ئەمە ترسیش کەم نەبوو ئەمە یەک لەلایەکەوە بوەستێ دووەم شدەوەیە بەس بە تەنها پارتی خۆی حساتانە و باسانێک کە ئەتریاڵە 650,000 موچەخۆری هەیە 650,000 موچەخۆری خاوەنکارێک و ئەمانە زۆر زەحمەتە ینی نەک خاوەنکاریش نییە 650 موچەخۆری حیزبێکی دیاریکرا و دام و دەستگایکی دیاریکرا و زۆر سەختە بە گشتیا بێتەوە بە تایبەتی کە هەڕەشەی لێکرێ کە ماڵەوە ماڵ مختارە نێرنە سەری ئاگامان لێ بزانین بەشداریەکە یاننا کە بەشداریەکان بەشێکیانە وایە ڕستمیان بگرتا وێنیان بگرتاینەکانە بناردایەتەوە کە ئێمە بەشداریمان کردو دەنگمان پێداون هەموو ئەمانە و فاکتەرانە بوو کەوای کردووە دەنگی خەڵک زیاد بێ ئەمجارە و بەڕاستی خەڵک بۆ ئەم هەڵبژاردنە ڕۆیشتۆ بەشداری بکە لە هەڵبژاردنیەکە من خۆمەخەمە جێگەی کەسێکە لە شاری سلێمانیە لەم بێ موچەیە لەم دۆخەنا لەبارە ئابوووریە لەم بڵین بێکارەباییە بێ خزمەتیە ئەنوا و ئەشکال موسیبەت و مشکلە و کێشە هەیە نەخۆش پێوی ئیتر ینی تەجروبەکانی خۆمان باسکەینەوەوانە پارەی زۆرە لە جیرپانە نەبێ نەخۆشیشی ئاسایی و نەوبەیەکی دڵ لەوانەیە تیاپچی ئەمە لە کوردستانە ئاوایە لەم دۆخەنا لەبارەیە لکە هەموو شتێک کەمی هەیە لە هەموو شتێکا کێماسی هەیە یەک شت هەیە لە کوردستانە ویش ئەمنیەت و ئاسایشە ینی کە خەڵگەبیتە بەردەمی سنووقەکانی هەڵبژاردن اختیار بکە لە بینی ئەوەی ئەگەری ئەوەی کە شەڕ قەومیاک و شەڕ نەقەومیێتەوەمانە دەسەڵاتدار بن و ئەوانە بە بڕای من خەڵک ممکنە ئەگەری دووەمیان هەڵبژێرێ کە شەڕ نەقەومیە هەر شێک بۆ ببێ ئەوانە لەسەر حکم و چەکدارن و پارە و پول و سەرۆت و سامانی ئەم وڵاتیان لە بن دەستایە ئەوانەوە لیان گەڕی بەو جۆرەی کە ڕۆیشتووە بڕوە ئەگەر گۆڕانکاریمانەیە لە ڕێگەی ترەوە ئیکەمە کارێکە کە مەجبوری شانی بینە بەر و ئەنجامی بێ من ئاواتی یەکەم لەم هەڵبژاردنە کە خەڵک ئاوا بە زۆری چوانی ئەم فاکتەرانە دەوری بینیوە جگە بە تەنها لە مۆزۆئی هەڵخەڵەتاندن چونکە ئەخر جەماوەری ساڵی هەڵخەڵەتە جاری هەڵخەڵەتە دوان خەڵەتە ئەسە لە 92 هەڵخەڵەتا بوو لەوە دو خۆمان بیرمانە هاوڕێتارێ من لە سلێمانی و لە هەولێرە من خۆم لە پاس داگیران بەدەستی ئاسایش 4 ساعت لە ئاسایشون لەسەرەوەی وتم دڵنیانیم لەوەی نەتایجێم هەڵبژاردنە باشە بێت دڵنیانیم لەوەیکەوە خەڵگەتوانی ئامانجەکانی خۆی بەدەستێنێ باسی ساڵی 92کە لەسەر جادە لەبەر دەرکی سەرای لافیدەیەک لە دژی هەڵبژاردن نانێ ئەڵواس ئێستاش بیرمەکە چۆن پەلاماری هاوڕیانی بەتایبەتی ڕەوتی کۆمونیزم بنەوە کاتە لافتێشیان هەڵواسی پەلاماریان نان لافتەکەیان دڕان و ئەوانە خەریک بوو یەکدوانیشان لێگرتن پێم وایە بردیانن بۆ ئاسای شۆمانەکە ئینن ئەوەتەوە هەم بوو ئەوە هەم بوو خەڵک فعلەن ڕیزیە بەستوەوانە بۆ بووین بەڵام ئەم جاریان بە بڕای من خەڵک ئەو وەهمەی نەبووە زۆرتر ئەم فاکتەرانەیە کە ڕۆڵی بینە و لەوەی خەڵک بەشدار بێ ئینسان بۆیکەوە وێنەکە ببینە چکە بەڕاستی پێویست بەواکە جەماوە دووبارە دیفاعی لێ بکرێتەوە لەلایەن ئێمەمانانەوە خەڵکێکە بانیان نەکردن بۆ هەڵبژاردن تەقلیان لیان گۆڕانکاری ڕووەدا و ئەوانە خەڵک بە قسەیان کردوون چون دەنگیان ناوە سێنجە گاڵتەیان پێکەن دەی ئێوە کۆیلەن ئێوە قوبوڵی ئەوواکەن کە یەکێتی پارتی دووبارە حکومتان کاتەوە 4 ساڵی ترەوانە بیخۆنەوە دەرتان بێەوەوانە ئەم قسە ناوچێتەوە بە جەماوە کە بەڕاستی من خۆم بەش بە حاڵی خۆم وا ئەبینم کابێ لە سەنگەری جەماوە ڕابوەست و دیفاعی لێ بکەم لە بری ئەوەی کەوا لەم دۆخەیە باسیەوە بکەم کە خەڵک خەڵەتێرا خەڵک ینی دروست نییە کەی وشانە بەکارگەرمە قسەی خەڵکەوان نەقلی کەفەر نییەوە گاڵێ خەڵک گەوجە خەڵک بێ مستەوایە خەڵک بێ هوشیاریە خەڵک ناهوشیارە ئەم شتانە ئەوچێتەوە بە جەماوە ئەزانی چۆنە شەماڵگیان من کەوتم خەڵک تەوەهمی بوو بەشێکیان تەوەهمیان بە حتا بافڵ تاڵەبانی بوو کە ئەم ملهوڕی و تاگڕەویەی مەسرور بەرزانی و دەسەڵاتی پارتی ڕاست دەکاتەوە و بەتایبەت ئەوانەی کە زۆرتر لە سەنەری یەکێتیا بوون و کەمنین باوەڕیان وا بوو کە ئەتوانن ئەو کارێ بکەن هەتا خودی بافڵ تاڵەبانی وت ئەم یەکێتیەکەی مام نییە دن یەکێتیەکی ترە یەکێتێکی گۆڕاوە من شۆڕ ناکە براگەورەی قبول ناکە ئێمە ڕاستیەکەین و ئێستا من دەزانم کە قسەکە پوچە بەڵام بە هەر حاڵ
ناڕزایەتیە کە لە نێو کۆمەلگا هەیە بەرامبەر بە دەسەڵاتی یەکێتی و پارتی خۆی خۆشاسوار و ئەو حیزبانی کە ئەو دار و دوکانانی کە لە دەرەوەی یەکێتی و پارتی سەوز بوون لەسەر سێڵاوێک سەوز بوون کە دەسەڵاتی 33 ساڵی یەکێتی و پارتی دروستی کردوون. بەڵام قسەکە ئەوەیە ئەزانی چۆنە خەڵک هیچ کاتێک بێ ئاسۆ نییە، ینی هەتا بێئومێدی خۆی ئاسۆیە. زۆر جار لە دەورانی مێژووی دیاریکراوە ئەحزابی سیاسی بۆ درێژەدان بە هەلومەرجی مەوجود بێئومێدی بڵاوە کاتەوە. ئەو کەسە کە لە ماڵەوە دانیشە و دەخالت لە هیچ شتێ ناکەم بۆ خۆی ئاسۆیەکی هەیە، هیچ کاتێک سەری خەڵک بێکڵاو نییە. بەڵام لە غیابی ئالتەرناتیوێکی شۆڕژگەڕانە کە ئوفق با بە خەڵک حیزبێکی پەیگیر کە خەڵک ئاوات و ئارەزەکانی خۆی بە ئاسۆ و ئاوات و ئارەزی حیزبێکی سیاسیەوە گرێدا بێ، بە معنایە حیزبێکی کۆمەڵایەتی بێ، بوار نادا کە خەڵک تەوهم پیا بکە. بەڵام وەختێک ئەمە لە نێو کای سیاسیانیە و خەڵکیش ناڕازیە بە دەسەڵاتی یەکێتی و پارتی، هەموو قسەکانیانەکە ملاحەزە بکەی کەمتر ئەیانوت خەڵک وەرە دەنگ بە من ئەیوت بە من ئەکرێ، بەڵام زۆرتر هەوڵیانەدا خەڵک قەنەعەت پێ بکەن بچێ. ئەوەی کە لەوێت دەنگەدا بچێ جاییتر قسە هاتە سەرەوەی تۆ ناتوانانی کەس ناتوانێت بیگۆڕێ جیهازەکان وان ئەمریکا لەسەر خەتە لە هەر بۆ ڕۆژی بڵاوکردنەوەی نەتایجی انتخاباتەکە سەفارەتی ئەمریکا ڕایگەیان کە دەی بە خێرایی کۆببنەوە و سەرکەوتۆکانی انتخاباتەکە بچم حکوومەت دروستکرد. بەبەسمەوەیە لە غیابی ئاوها ئاسۆیەکە خەڵک نەگجارێ دەجارە توانرێ کڵاو کرێتە سەری خەسیسەی بەشەر گە ملاحەزە بکەی. یعنی ئێستا ئاسکێک هیچ شتێک ناتوانێت، هیچ تیۆریەک ناتوانێت قەناعەتی پێ بکە کە ئەگەر شێرێ دەرکە و بەشەکانی نەپارێزێ و نان شارێتەوە. بەڵام بەشەر لەبەرەوەی عاقڵە، لەبەرەوەی عاقڵە، لەبەرەوەی عقلی هەیە بیر بکاتەوە، چەندین جارەتوانی بیخەڵەتێنی خۆی بەدەستی خۆی کڵاوە کاتە سەر خۆی. تۆ جارێ بابزانین ئەمانە چۆنن. آخر بەس پێم بڵێ کەسێکی وەکو شاسوار نە حیزبی هەیە نە هیچ شتێ، تەلەڤیزۆنێکە قاسەیەک لە بەردەستایەتی لەگەڵ تەلەڤیزۆنەکە، خۆی حکوومەتە، خۆی پەرلەمانە، خۆی مەکتەبی سیاسیە، خۆی کۆنگرەیە، تەنانەت نەک لە نێو حیزبەکەی خۆیە. یعنی من ملاحەزەیەکم وت، یعنی ئەگەر تۆ ئەڵێ ئەو کەسانی کە ڕەخنە لە نەوەی نوێ ئەگرن یان وەکەری یەکێتی و پارتین پارە لە وەرەگرن یا جێژن، یعنی تۆ هێشتا هیچی بەدەست نییە. ئەوەی کە ڕەخنە ئەنی هیچ نیت جارێ باشە، ئەوەی کە ڕەخنەی لە یەکرێ پێ وەرە دەسەڵات بەرە دەست ئەمە. بۆیە قسەکە ئەوەیە کە خەڵک ئەزانێ کە بەڕاستی خەڵک قەناعەتی بەمە کرد کە ئەم جارە جەو گۆڕاوە، کە بە بڕوای من جەو ڕاستە گۆڕاوە. بەڵام لە هەموو کاتێ زیاتر پەرلەمانی کوردستان پوچترە، یعنی هەتا پەرلەمانی 2007 و 2008 و 2010 نیە. لەو کاتەوەی تەوازنی هێزی ناسیۆنالیزمی کوردێکێتی و پارتی لەگەڵ مەرکەزا بە قازانجی مەرکەز وردە خەریکە هەرە گۆڕێ، پەرلەمان زۆر لەوە هیچ و پوچترە کە پێشووتری هەتا کە پێشووتریش بوو. ئەم پوچێ تاجان هەموو کەس ئەیزانێ، ینی من بن پێم وانە، ینی باسەکە لەسەرەوە نییە سەر کە یەینە سەر مۆزۆی بایکۆت و ئەوانە. ئەم پوچەی پەرلەمان ئەوەی ئەم پەرلەمانە هیچی پێ ناکرێ و باسەکە لەسەرەوە نیە هەڵبژاردنەکانی ڕابرد و تەزویری تیا بووە ئەم جارە تەزویر نابێت. قسەکە لەسەرەوەی تۆ خوب خەرە جێگەی کەسێکە بەرحاڵە توانێت بیر بکاتەوە و عقلی هەیە و خەڵک عقلی هەیە. من ئەزانم کە خەڵک عقلی هەیە و ئەزانە شتەکان هەڵبسەنگێنە. من زۆرتر بۆ ئەواشم کە خەڵک پراگماتیستە، خەڵک ئەوەیە کە ئایا چی ئەتوانی بەدی بێنی، چی ئەتوانی ئەنجام بی لەبری ئەوەی کەوا خەونبین بێ یاخۆتەتە ئارمانگەرا بێ ئامانجخواز بێ ئەوانە خەڵک واقعی لەگەڵ شتەکانە مامەڵاکە. مناڵی هەیەوێ بە خێوی کاب، ماڵێکی هەیە ئێوێ سەرپەنایەکی هەیەوێ تێک نەچیە، موچەیەکی هەیەوێ بدرێ. ئەمانەی ئەم شتە سادانەیە خەڵکی ئاسایی بە شوێنیوەتی لەبریەوەی کە باسی خەبات و ئایندە و ئازادی و ئەمانە بەدوای بەرژەوەندی خۆیەوەیە خەڵک ئەزانم. بەڵام بەرژەوەندی چیناتی زۆر جارەتوانی بێنیتە ئاستی زۆر شتی مادی دیاریکرا و ئەوانە و ژیانێکی سادە خەڵک لە کاتێکە پەلامارە بە قوربانی ئەدا کە بزانانی ئەم قوربانیدا ناتوانێت ئەنجامێکی بۆ بێنێ. لەبەر ئەوە بەشداریکردن لەم هەڵبژاردنەیە و بەشداریکردن لە پێکەوە نانی دەسەڵاتێک و سیستمێک و دەستگایەکی ئاواپوچی وەکو پەرلەمان بەم ژمارە زۆرە بەشداری تیاکردن
بە تەنها نەتیجەی وەهم نیم نازانم خەڵکێکەیە متەوەهم یعنی لانی کەم لە 150 خەڵکی کوردستان ئەگەر هەموو ئۆپۆزیسیۆنەکانی تریش بخینە لاوە ئەوانەوانەکە ئیسلامین و ئایدۆلۆژیان هەیە و ئەمانە لە 150 خەڵک لە کوردستانەکە دەنگیاوە بنەوەی ئەوانە مطلقاً لە تەوەهومە لە وەهمایە کەسێک لەناو هەمان مؤسسەی گەندەڵی هاتۆتە دەرەوە بە پارە و پولی دزراوی خەڵکەوەوانە قەناتێکی دانا و قاسەیەکی پڕ کردووە لە پارە و ئەوانە ئێوێ نوێنەراتیم خەڵکە بکە معلومە کە خەڵک دەنگی پیا و وەهمە بەڵام هەموو بەشداریکردنەکە ئەم وەهمە نیە هەموو بەشداریکردنەکە لەم هەڵبژاردنەیە وەهم نییە بۆی کاپەرلەمان ناتوانێت شتێ بکە زۆرتر ئەوەیە پارێزگاریکردن لەم دۆخەی کە هەیە لەم بکەین و بینە لە بینی عێراق و تورکیا و ئێرانە دەرگیری ئەوە نەبین کە ئەو ئاسایشی کە هەمانە لێمان بتێکچێ ئەمانی کە ئاواشێک بەدەستنە میلیشیانە کە ئێستا هاتوون بە شێوازێکی و دیموکراتیکانت گوایە ململانیەکەن و کێشەکانیان حەلەکەن ئەگەر ئاوا ڕێگەیان پێ نەدینەوەنە وشینە وەکو جاری جاران ساڵی 94وانە دەست بنەوە چەکەوەی پێوترێ شەڕی براکوژی دووبارە دەستی پێ بکەنەوە و ئاسای شەشمان کە هەیە وەشمان لە دەستێت بەرحاڵ بچینە سەر تەوەرێکی تر تاژیان ئەگەر موافق بی تەمان پێشەوە هاوڕانێکی زۆر سڵاویان نردووە و بەشدارن لەگەڵمانە بینەرە ناوڕێ جەمال شەریف سەرۆ بەڵێن ئیسماعیل ئاسۆ شابان ڕزگار سعید بابان ڕۆنا شەریف عەباس حوسێن نامیق ڕەشید هەموو ئەمانە دیار بەرزنجە بوومان لەگەڵان زۆر زۆر سپاسیانەکەین دەستیان خۆش بێ داواکاریشی نەگەر پیانەکرێ لینکی بەرنامەکە لە ڕێگەی خۆیانەوە ڕێگەی سۆشیال میدیا و بڵاوکەنەوە بۆ بینەرانی شترم بەرنامەیە ببینن دووبارە شێکەمەوە کۆمنتێکتان هەیە پرسیارێکتان هەیە کە دیارە کۆمنتێک هاتووە بەڵام دواتر حتمما قسەی لەسەرەکەین کۆمنتێکتان هەیە پرسیارێکتان هەیە سەرنجتان هەیە ڕەخنەتان هەیە لەسەر قسەی هەرکامان لە کۆمنت لە ڕێگەی یوتیوبەوە بینوسن کە بگاتە ستۆدیۆ و بە چاوان هەوڵ بدەین بیکەینە بابەتی لێدوان و قسەکردن تاجانەکە موافق بچینە سەر بڵێن تەوەری دووەم کە قسە لەسەر مۆزوعی بایکۆتە یعنی قسەمان لەسەر بەشداری کردومان بەشێک بەوە هەم بەشداری کردووە بەشێکەوە بووکە من باسم کردەمە ڕێی منەوە ڕێی تۆژەوەشخۆری یەکێتی و پارتیە بەشێک زۆر سادەیە زۆر سادەیە بەڵام قسەکەوەیە بۆ لەگەڵ جاری پێشووە ئەم بۆ هەڵکشە ئەمە قسەکە ئەمەیە جوابی پرسیارەکە ئەم جارە ئەوەی کە ئەم قەزیە تەواو نەبووە شەماڵگیان ئەم نەتیجەیە و دوای ئەوە دروستکردنی حکوومەت یەک دەورەی کرد لە قەیران و لە چێشمەکێش دەست پێەکە لەوانەیە ئەم جارش ئەو چێشمەکێش و تومبوونەوە و ئەو جوتا هەویشتنەی کە تۆ باسی کرد ئەم جارش مەترسی تێکهەڵچوونی چەکداری دروستکە کە هەرچەنە من پێم وایە نایگەێنەوە ناتوانن بیگەێنە ئەوە بە هەرحاڵ بەڵام خەڵک ئەو ترسەی هەیە وەک چۆنڵێ مارانگاز لە خشەی ماریژە ترسێ خەڵک ئەو ترسەی هەیە بە زۆر ئەمە واقعەتێتی بەڵام ئەم جاریان ئەگەر بولا حەزە کردبێت دیقەت یابێ نە پارتیش و نەیەکێتیش پشتیان لێ نەکرد بۆ ئاسایی بڵێن هیچ نابێ ئەوانە بە جددی کاریان بۆ کرد ینی پارتی جاری جاران کە بۆ هەڵبژاردنە بوو ئەوانە زۆر ئەمەنە بە خەمەوە نەبوو ئەم سەفەریان وانە بووم جاریان لە هەولێرە لە دووهۆکە زۆر بە جددی بە شوێن ئەوە بۆکەوە نفوسکۆ کاتەوە پارەیەکی لێشاوێکی زۆر لە پارە بەستەنها لە سلێمانیە باسەکەن 25 میلیۆن دلاری سرف کردو بۆ ئەم حملەی هەڵبژاردنە 25 میلیۆن دلار بۆ هەڵبژاردننی خۆمە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا نییە ئەم پارێ زۆر زۆرە 25 میلیۆن دلار تۆ بێزگەل لەوانە شەماڵ من کە زەناسم لە هەولێر خەڵکی سلێمانیە پاراستن چوونەتە تەمەەن هەزاران ماڵی وایە چوونەتە سەری پاراستن ئیسیمارەیەکیان بۆ بردووە ناوی چەند سەرخێزانن ناوەکانیانمان بۆ بنووسە دەنگەدەن بەکێ ئەمی سیمارەیە پڕکەرەوەیین وەریەکدینەوە بۆ سبینێ ینی هەزاران لە پاڵ بەخشینەوەیە جام جارە بۆ ئاگاداری یەک شتێکی گەژەوە بوو کە مەسرور بارزانی و مەسعود بارزانی مناڵە پسکۆلەکەشیان پیشانی خەڵکگا ئەمە هینە ئەمان ئایفۆنی حەڤەیە ئەمە بێژنی هینە بەرحاڵ بایکۆت چی بوو هاوڕێتە ئەزانم حیزبی کۆمونیستی کرێگاری کوردستان کە وەش بەشێکندی
ئەگەر بە ناویژناوی نەبردبێت زۆرتر لە چوارچێوەی سیاسەتی بایکۆتا بەشداری نەکردن نەچوون بۆ هەڵبژاردن ئەمانەیان بوو و بڕای تۆ بەرهەمی هێنا بەرهەمی بوو ئەم هەڵوێستە یا هەڵوێستە هەڵوێستێکی سیاسی دروستە کاریگەرە توانای ئاڵوگۆڕ دروستکردنی هەیە چکە ڕخنە ئەجیرێ بەڕاستی من خۆم لەوانە کە بەشداری نەکردن دقات و سەداقات بە باشتر دەدام لە بەشداریکردن و هیچ کاتێک لەگەڵەوەیان نیم کە خەڵک بڕوا لە گاڵتە جاڕێکی ئاوایە و لە پرۆسێکی ئاوا تەوهین ئامێزا بە عەقڵی خەڵکۆمانە بەشداری بکات و خۆی بە بوو کەڵی ئەمانە بەڵام لەگەڵ ئەوەیە من دەقاودەق سیاسەتی بایکۆت بە سیاسەتێکی دروست نازانم و دواتری ژەڵێم بۆچی بەڵام ئێستا ڕخنەکە ئاواژیرێتی ئەم بایکۆتکردنە هەر ئەوە بوو ئەوانەی کە دەنگێن بەیەکێتی و پارتیە چند دەنگێنەوەی دەنگیا بە ئۆپۆزیسیۆن بایکۆتەکە ئێوەش ئەم بایکۆتاتان نەتیجەکەی وا بێتەوە ئەوانە کە یەکێتی و پارتی دەنگێن و ئۆپۆزیسیۆن دەنگکەمەهێنە ئەم شتە تەقلیدیەکە ئەوترێتەوە لەم چوارچێوە و لە چوارچێوەی ئەوەی بەگشتی ئایا بایکۆتی هەڵبژاردن لە کوردستانە ئایا مۆزوعەتی هەیە ئەگەر مۆزوعێت مەبەستمەوەیە ئەنی تۆ پرۆسەیەک بایکۆتەکەی پرۆسەکە عیبێکی تایە بۆ نمونە ئەم هەڵبژاردنە پەرلەمانێکی لێ دێتە دی ئەم پەرلەمانە ئەتوانێت دیاری بکە کە چارەنووسی ئەم کۆمەلگایە بەرەو کوێ ئەچێ زۆر دەستگایەکی مهمە بەڵام پرۆسەی دیاریکردنی ئەمە فرسەت بە من نادا کە ئازادە نەبەشداری تیا بکەم و دەنگی تیا بم لەبەر بەم خاتری ئەمە ئەچم بایکۆتێکە بەڵام ئەوەی کە پرۆسەکە خۆی بەرەنجامەکەی ئەوەی لێ بەدیدێ هیچ نییە و قاوغێکی بۆشە ئەکسیسوارێکی سیستەمێکی گەندەڵ و تاڵانکارە هەر تەنها بۆ جوانکردنی هینە و بەخشینی سیمایەکی گوایە دیموکراسی و مافی مرۆڤ و بەشداری خەڵک و ئەمانەیە بە ئەو گەندەڵکاری و ئەو تاڵانکاریە کە ئەنجامەدرێ لە نەزەر منەوە خودی بایکۆتەکە ناتوانێت لەم حاڵەتەیە مۆزوعی هەتێبیەوە هەڵوێستێکی کاریگەریش نییە دواتر لە توان قسەی زۆرتر بکە بەڵام با ئێستا فرسەتەکە بۆ تۆ فەرموو من لە چەندین چاوپێکەوتن و هەتا قسە و باس و پەیامێکا کە لەسەر مەسەلەی هەڵبژاردن ئەوانە وتومە بایکۆت کافی نییە ڕاستە من تەواوی قسەکانم لەسەرەوە بۆ کە خەڵک هەوڵ بن لە دەوری یەکتری کۆ ببنەوە پشتبنێن بە پشتی یەکەوە ئاسی ناڕزایەتیەکانتان بەرنەسەر تۆ هێشتا معاشی مانگی هەشتی وەرنەگرتووە نیاوە ڕاستی مانگی وا کۆتایی مانگی دەیە سنووقی ئەگەر بۆتان نەکرێت سنووقی دەنگانەکان بنە بە شەق گەرەتوان بەهێز و ناڕزایەتی خۆتان بێنە مەیدان بۆیە من لەسەر ئەساسی ئەوەی کە پێم وا بووە و پێم وایە کە پەرلەمانی کوردستان هەر شتێک نییە ناوی پەرلەمان بێت دەستگایەکی مشەخۆر کە بەشی سەرۆت و سامانی کۆمەلگای بۆ ئەچێت فقط چوارچێوەیەکی کارتۆنیە بۆ ئەوەی کە سیمایەکی قانونی با بە دەسەڵاتی میلیشیایی یەکێتی و پارتی لە 92 تاوەکو ئێستا ئەگەر قرار بێ یەک هەنگاو چاکسازی بە قازانج و بەرژەوەندی خەڵک و 1 دینار بگەڕێتەوە بۆ سەر سفرەی خەڵک دەبێت دەرگایان پەرلەمانە مشەخۆرە دابخەی بۆیە پرۆسەی هەڵبژاردن و خودی پەرلەمان کەسێک وەختێک بۆ چارەسەر یا بۆ ئاڵوگۆڕ لە ژیانیە لە تیکەنانێکەوە تاوەکو باشکردنی موچە تا بردنەسەری کرێت تا دامەزراندنی لاوان تا چوزانم کەمکردنەوەی بێکاری تا بردنەسەری ئاسی خوێندن تا دکتۆر و دەرمان بتەوێت قازانج و بەرژەوەندی ئاڵوگۆڕێ بە قازانجی خەڵک دروست بێ کەسێک کە ڕێگەی پەرلەمان بۆ ئاڵوگۆڕ لە ژیانی خەڵکان نیشانی خەڵکەدا بەرژەوەندی هەیە لەم سیستمەیە بەرژەوەندی هەیە لەمانەوەی هەلومەرجی ئێستا فقط دەیوێت شەریک بێتیایە ئەویش بەشێک بەرێ لەم تاڵانی و لەم بڕۆیەکە کە هەیە ئەویش کۆمپانیاکانی خۆی بچەرخێنێت لە پاڵ ئەم پەرلەمان و لە پاڵ ئەم سیستمەیە کە هەیە بۆیە ڕێگەی ئاڵوگۆڕ ڕێگەی پەرلەمان پیشانی خەڵگەیە من و حزبی کۆمۆنیستی کارگەری ئەرچێتی کە نیشانی خەڵک بە ئەوە ڕێگەی ئاڵوگۆڕ نییە وە 33 ساڵی ڕابردوو نیشانیدا کە لەوێەوە ئاڵوگۆڕ ناکرێت چونکە دەستگاکە خۆی دەستگایە کە 2 ساڵ پارتیدای خست هیچ لە ژیانی خەڵک گۆڕا ئەوە ساڵ شتێکە داخراوە دەرگاکەی هیچ لە ژیانی خەڵک گۆڕا خۆی دەستگایە کە سەرۆت و سامان ئەلوژێت منە تا لە هینێکاوتم لە پەیامێکە دەتۆ وەرە موچەی ئەندام پەرلەمانێ بکە بە موچەی کرێکارێکی ژینگە پارێز بزانم یەک نەفەر خۆی کاندید دەکات کورە بیکە بە ملیۆنێ بزانم یەک نەفەر خۆی کاندید دەکات خۆی کاندید ناکە چونکە سەرچاوەی مشەخۆریە بەڵام ئەوەی کە خەڵک ئەڵێ نەچێ بۆ دەنگدان لەم بارەیەوە ئەگەر هەر بە تەنیا ئەوە وەرگری
لە کاتی دەنگدانەکە هەرچی تەلەڤیزۆن و دەستگاکان و هەرچی وەسائل و مزگەوت و چێوچێوە خەڵکی قەناعەت پێ بکەم چێتە بەردەم سنووقەکانی دەنگان. بەڵام ئەگەر بۆ بەیانی کە تەلەڤیزۆنەکانش نە بەردەم سنووقەکانی دەنگدان شۆڵ و هۆڵ بیبینن ئەو دەسەڵاتەی یەکێ لەو فاکتەرانەی کە بەیانی بە خەڵک بڵێ من هەڵبژێراوی خەڵکم و قانونیەتی ڕێگە بە بەخۆی بە ناوی خەڵکی کوردستانەوە قسە بکە زۆر بواریەوەی نابێت ئەم قسەیە بکە. بەڵام بە بڕای من بایکۆتکردن کافی نییە. خەڵکی کوردستان بە تەجروبەی چەند ساڵی ڕابردوو کە بایکۆتی کرد نیشانیدا. من پێشووتری ڕوتومە ئەم هەلومەرجەی کە ئێستا هەیە بابە ئەمریکا پشتیوانی ئەم هەلومەرجەیە، دەوڵەتی تورکیا پشتیوانی ئەم هەلومەرجەیە، جمهوری ئیسلامی پشتیوانی ئەم هەلومەرجەیە. ساڵی 94 کە شەڕی ناوخۆ دەستی پێکرد 98 بە سەرپەرشتی ئەمریکا و وەزیری خارجیە و کاتە ماردین ئۆڵبرایت ئەو کاتە کوردستانیان کرد بە دوولەتەوە وتیان کۆتایی هێنان بەم شەڕە ئەم زۆنە بەدەست پارتیەوە بێ ئەم زۆنە بەدەستی چێتیەوە بێ بۆ ئەمە چەکیان داونەتێ بۆ ئەمە ڕاهێنانیان پێکردوون بۆ ئەمە پارەیان سەرف کردووە تا زەمان. بەڵام تا زمانێک ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو مناتقی نفوزی سیاسی و ئابووری پێناساکرێتەوە هەلومەرجە درێژەیە بێ بۆیە بە ئینتیخابات ناگۆڕێت، بە ئینتیخابات و هەڵبژاردن ناگۆڕێت. ئەمە سەرچاوەی تیۆری ئەوەیەکە بە خەڵگەڵی مەچۆ. بەڵام بە بڕای من بایکۆت سیاسەتێکی کاریگەر نییە سەرباری ئەوەی کە نەچی بۆ هەڵبژاردن هەڵوێستێکی سیاسیە، نەوتنە بە یەکێتی و پارتی، نەوتنە بەم سیستەمە نەوتنە. بەڵام ئەوەی کە هەڵوێستێکی کاریگەر بێ و کاریگەر بێ لەسەر ژیانی خەڵک نا خەڵک پێویستی بەوەیە ئاستی ژیانی ئاستی خەبات و ناڕەزایەتەکانی خۆی بەرێتە سەر بە ئاسۆیکی شۆڕژگەرانە بۆ لە دەوری خواستەکانی خۆی کۆبێتەوە هەنگاو بە هەنگاوم دەسەڵاتە هەڵپێچێ. ڕێگەیەکی تری نییە، هیچ ڕێگەیەکی تریە خۆ بە خۆشی خۆیان داناچن نەبە ئینتیخابات هاتن انتخابات بڕۆن. ئەوە زۆر دروستە. من سەبارەت بە مۆزوع دووشتم هەیە تەوا منیش هاوڕای تۆم پێشم خۆشەوە کە ئەمە بیستم کە تۆ شەروات لاد وایە کە ئەوە بینیتەوە بە دروستە زانی کە بایکۆت بە تەنها کافی نییە و بایکۆت ناتوانێت ناونیشانی سیاسەتێکی دروست و تاکتیکێکی دروست بێ بەرامبەر بە ئەم جۆرە هەڵبژاردانەکە ئەکرێت. لە ڕوانگەی منەوە ئێستاگە قسەیە بکەین ئەوڕێ تارەڵێ بۆ خۆیان دانیشتون لە خارج پشتیان گەرمە و هیچ مشکلەیەکیان نییە و ئەوانۆ خەریکن نەخشە بۆ هینداڕێژن. بەڵام بەڕاستی ئەمە ڕۆژگارێکم کارانەمان کردووە کە لە ئێستا دۆخەکە زۆر خراپتر بووم. باسم کردوتم لە هەولێر لە پاس هێنان مەخوارەوە وڵای خەڵکی ئاسایش بوون بەشێکی لە پاس هێنان مەخوارەوە بەس لەسەرەوەی وتم بەدینایە ئەم ئامانجانەتان لە ڕێگەی هەڵبژاردن ساڵی 92 بردیانم بۆ ئاسایش 4 ساعت ژیان کردم لەسەرەوەی بەستەنهاوە نەمودەم هەڵبژاردنە ناتگەێنێ بە ئاماج بەستمەوە قسانەمان کردو کار نەمان کردووە. ئەم ڕۆژانە ڕۆژی ئەوە من و گەشا و محەممەدیش ئەوە تا دووجیانیش بوو لەسەرەوەی کە فقط بەیاننامەم بڵاو کردەوە دژی ئەو ئینتیخاباتە گردیانین و بردیان بۆ مەڵبەندی ڕێخستنی سلێمانی بڕواب کە پێمان خۆش بوو کە بردیانین بۆیە چونکە لە ناو کۆڵانەکە کە گرتیانین یەکێگەی و ڕەمیان کە نێچێگەی بە بلۆک بیان کوژنێکی هەر خەڵک ڕوخا و پەرلەمان هەڵەبژێرێت چۆن تۆ دژیت خۆ پێمان خۆش بوو بردیانین بۆیە عومەری سەعەریە و کاتە مەسئولی مەڵبەندی سلێمانی بوو بەریای وتی بڕۆن کاکە گیانەمانە کۆمۆنیستە نەنامە بەستمەوەیە کە ئەمە کارنەما کردو ئاوانەوێ بڵێن ئێستا لە هینە لە سێبەر دانیشتون و بۆ خۆیان قسەی گەوراکەن مەبەستمەوەیە کە ئەم ڕۆژانە ڕۆژی ئەوە بوو لەبەردەم یەک بنکردوو بنکە لە شارێ لە دوو شارە ئەحزابێک کە بەڕاستی لە دژی ئەم پرۆسێن و ئەم پرۆسەیە بە ئیهانەکردن بە عەقڵی خەڵگەزانەوەوانە خۆپیشاندنیان کردابێن کە نابێ بکرێمە. ئێستا دەسەڵاتمانیە ناتوانین چینە ژووە سنووقەکان بشتێنی خۆتوایی لەبەر دەرگا مایکرۆفۆنێکمان پێ هاوارکەین بڵێن ئەم پەرلەمانەتان ئەم سیستەمەتان لە بنەوە لە ناخەوە لە ئەساسەوە بۆگەنە و بە هیچ پەرلەمان هەڵبژاردنێکی ئەمە چارەسەر ناکرێت خەڵکی بەریانجاچم دەنگێ معاشی مانگی هەشت معاشی مانگی هەشتمان بەری هەرچی قەرزە لەسەرتان جارێ قەرزەکانمان بنەوە اینجا دەواسی ئەوکەن کە داوای دەنگمان لێکەم زانین حکومکە ینی بەبەستمەوەی چوار شعاری ئاوا بووترا چوار خۆپیشاندانی ئاوا بکرایە ئەوانە بەڕاستی بازێ جار میدیای دەسەڵات و میدیای بەرامبەر میدیای نەیار ئەبای بەکاربێنی بۆی کەەوە تەبلیغ بۆ قسە و باسەکانی خۆت پێی خۆ هیچ
تەلەڤیزیۆنێ بە NRTەوە بەکەێنێنەوە بەچێەوە میکرۆفۆنەکەت بۆ نانێکت بڵێ وەرە دانیشە کاکە پێم بڵێم هەڵبژاردە بۆ کەس بەشداری نەکە بەعکسەوە لە دژ دەوەستن بەڵام لەوێ مزاهرێ بکە با بڵێنەوە کۆمونیستەکانن ئەنێوێ وا بکەن و وا بکەن چیان هەڵمایە بە ئاشتی و ئاسایشی کوردستانەوەوانە بازنەوە جنێویشمان پێ بنەوەوانە بەڵام بەش جۆرە لە جۆرەکان ئەم کارە ئەم ئاکشنا ئەچێت جێگایەک ئەگرێت تۆ خەریکی ئاکشنیی دیاریکراوەکە هەر ناڵی خەڵک لە ماڵەوە دانیشی هیچ نەکات نە ڕۆژی هەڵبژاردن ڕۆژی ناڕزایی بوو بەرامبەر بە هەڵبژاردن ڕۆژی هەڵبژاردن ڕۆژی ڕاگەاندنی نەیاریە بەم دەسەڵاتە لە بنەوەی ئەم دەسەڵاتە نەک بە تەنها لە حیزبێکی لە بەرامبەر دام و دەستگایکی ئەوانە بە بڕای من ئەوە ڕێگایەکی بوو شتێکی تریش لەسەر مەوزوعی بایکۆت و ئەوانە زوو ئەدرێتەوە بە چاوی ئێمەیە جاران قسەیەک هەبوو حەمە حاجی مەحموود توێتی هاواری کردووە حیزبی شوێعی مارکس سەڵێ بە دۆڵا لینەڵێ بە دۆڵا ئێستا بازێ لە هاوڕیانش پێماڵێن ئەوە نەبوو لینین بەشداری کرد لە انتخاباتی دۆمایە ئەوە بۆچی بەشداری ناکرد ئێوە لە لینی کۆمونیسترن داسەکە لەسەر شتێکی ترە لە سیاقێکی ترایە من ئێستا خۆم لە سویدامەوانە بۆی کەوا ڕاستیستەکان نێنە پێشەوە نێنە سەر دەسەڵاتوانە وچی لە هەڵبژانی داهاتوە بچم بەشداری بکەم دەنگ بم بە حیزبێکە ڕاستیت نەوێت دەنگ بە بە حیزبێکە نەبێت نەک لە بەرەوەی کە شتێکی باش بەدی بێت لە بەرەشتێکی خراپ بەدینێ لە بەرەوەی لە ڕێگەی پەرلەمانی ئەم وڵاتەوە کۆمەڵێک سیاست ئەچێتە پێشەوە ئەم سیاستانە دژی خەڵکت بەڵام پەرلەمان ناتوانێت بڕیاری لەسەر بە و پەرلەمان ناتوانێت بڕیاری لەسەر نییە ئەوە یاسایە لەسەر پەنابەری یاسایە لەسەر چوزانم چێ جنسیە هەیە و چێ جنسیە نییە یاسایە لەسەر ئەوەی کە پۆلیس ئەبێت چی بکە و چینەکە هەمومانە لە ڕێگەی پەرلەمانەوە دەرەچێت هەموو ئەو هەڵاواردنانە ئەو تەمیزانی لە دژی خەڵک ممارەساکرێت ئێستا بەداخەوە لە ڕێگەی پەرلەمانەکانی ئەوروپاوە دەرەچێت بەشداریکردن لەم پرۆسیانی بەرگرتن بەمە بەڵام لە کوردستانە بەشداریکردن لە پرۆسەی دانانی دام و دەستگایکی کارتۆنی هوەرەکەی لە چیایە کە من بەشداری تیا بکەم شوێن بگرم هاوڕێمانەی پێمانەڵێ ئەمە مینبەرێک ئەتوانی قسەی لێوەکەی لە خەڵک بووە یوتوب بڕاوە فەیسبوک بڕاوە سۆشیال میدیا نییە بۆ جاری جارانە بەڕۆینەوەی دەستی لینی بەیاننامەیەکی بڵاوە کردەوە بە تەرایی نردوو ئەوانە شارە و شارە گەڕاوانە خستە ناو هینەوە خۆشمانەما کرد لە کاتی سەردەمی باساما خستە ناو نوشتەوەمان کرد وەکو هینمان لێک وەکو نیشتەمان لێ کردوەمان خستە گیرفانمانەوە نامەمان لێرە و بۆ ئەوێ ئەبر بۆ جاری جارانە خەڵک مشکلی بێ چۆنی دەنگی بگا بە خەڵک ئەوە یوتوبە ئەوە سۆشیال میدیا ئەوە چی یعنی چی هەڵبژاردن مینبەرێکە تۆ ئەتوانیت تێەوە قسە لەگەڵ خەڵکاکەی خەڵک کاتچێ بۆ ئەم هەڵبژاردنە بۆ ناچێت دانیشی ئەگۆڕانکاری بکە هەر بەو دەلیلەشە کەس بەرنامەی نییە کەس بەرنامەی سیاسی نییە کەس ناڵێ من چی لە ژینگەی کوردستانەکەم من چی لە نەوتی کوردستانەکەم من چی لە بڵێن موچێ خانە نشینانی کوردستانەکەم من چی لەواکەم نایڵێن بی خۆین و تاڵانی کەنوەمانە بە جۆرە لە جۆرەکان کارشارسوار خەریکە پێماڵە ناڵم بە تەنیابی خۆنە بێ منیشی کیابم سەر و بنی بینەکان بەرنامەکانیان ئەمەیە ڕاستی ئەمە مقایسەکردنی نەک بە پەرلەمانێکی دۆما کاتی خۆی کە لە سەردەمی قیمەی ئیستیبدالی قەیسەریە دەواازەیەک بۆ ئەکرایەوە توانی قسەی سیاسی خۆت بکەی ئەمڕۆ لە ئەوروپایە ئەو پەرلەمانی کە هیچ وەکو جارانیش کاریگەری نییە هیچ وەکو جارانیش ناتوانێت دەور ببینێ دووبارە بە مقایسەکردنی لەگەڵ پەرلەمانی کوردستانە بەڕاستی ئیچحافەکەین بە حەقی حەقیقەت بە حەقی هەر شتێکە بۆنی ڕاستی لێبێ ئەم دوانە هیچیان لە یەک ناچێت ئەمە پەرلەمان نیە ئەمە کارتۆنێکە لەوێ دانراوە بۆ گەڵتەجار هەر 4 ساڵە جارێ ئەمان بەر پێمانەڵێن ئەم کارتۆنەمان بۆ ساخکەنەوە بۆمان دروستکەنەوە ئەوانێ مەژە چین بەشداریکەکەن یا خەڵک دەچێت بەشداریکە ئەمە ڕاستی ئینەکەی لەبەرەوە بە بڕای من بەشداریکردن کە هیچ ئینەکی دروست نییە بەشداری نەکردن و بایکۆتیش کافی نییە ئەم پرۆسەی ئەوە بوو دژاتی بکرێ ئەو بوو ڕۆژی ئەوە بوو خۆپیشاندان بەرپابێ لە کوردستانە بەڕاستی لە دژی ئەزانیی بە بڕای من پەرلەمان شوێنی تاوانیە تاوانی نازانم ڕیسی چ وڵاتێکی ئەفریقا بوو دەرگای پەرلەمانەکەی داخست و ئەو پارەی کە بۆ ئەوە سەرفەکران محەتەیەکی کارەبای گەورە نازان چەند ملیاری تێشوو ئەوەی پێ دروست کرد لیان پرسی بۆچی وات کرد وتی خەڵک بەبێ پەرلەمانەژی بەڵام بەبێ کارەبا ناژی پوشترین شتێک کە لە کوردستانە هەبێ مەسەلەی هەڵبژاردن و مەسەلەی پەرلەمانی کوردستانە یعنی من جۆم لە شوێنێکی کەش باسم کردو گوێم لە ڕێواسفایق بوو سەرۆکی پەرلەمانی پێشوو وتی من ماهانە 8 ملیۆن دینار وەرەگرم
45 حمایم هەیە 3 خانوو مەدەنێ خانوویان بۆ خۆم خانوویان بۆ کاروباری دیبلۆماسی و میوان و ئەوانە خانوویکیش بۆ حیمایەکە دوای ئەوەی 4 ساڵەکەشی تەواو کرد تەقاوتەکرێت بە نازام چەند میلیۆن بۆ هەتایە ئەم شڕەخۆریە ینی کە تۆگە بپرسی جا بێژگەل لە لیستی سیارە و لانکرۆزەر و نازانم چی و ینی وەرە بەس ئەوە کۆبکەرەوە بزانم ئەتوانی کەرتی تەندروستی کردی خوێندن تەسەور ناکەی چ لێ شاوێ لە سەرۆت و سامانی و کۆمەلگایە کرێ بە گەروی ئەو پەرلەمانە کە هیچ نەخشێکی لەسەر ژیانی خەڵک نییە پێشووتر وتم 2 ساڵ دکتۆری یوسفەکەی لە دێگەڵان فایلەکەی نەخسە بندەفیوتی بڕۆرە بۆ ماڵەوەی گۆڕان بوو ئەو کاتە گۆڕان لە ئەوجی قودرەتی خۆشیان نەبوو سەرۆکی وتیان نێ بێ بۆ هەولێر نەبوو هیچ نەگۆڕا لەسەر ژیانی خەڵک هیچ شتێک نەگۆڕا لەسەر ژیانی خەڵک بۆیە فقط کارتۆنێکە دایان ناوە ئەم دەسەڵاتە میلیشیایی ڕوخسارێکی قانونی پێبن بڵێن ئەم دەسەڵاتە بە هەڵبژاردن هاتووە نوێنەری خەڵکی کوردستانە و پارتی ئەمەڵی هێناوەی چێتی ئەمەڵی هێناوە جنا دەردی تۆڵی ئەو پارەی لەم شەڕەجنێوی هەڵمەتی انتخاباتەیە سەرفیان کردووە ئەتوانیم عاچی مانگی 89 پێبن دقیقاً وایە زۆر چاکە هاوڕانێکیش لەگەڵمانان زۆر سپاسیانەکەین سڵاویان ناردووە هێور دلێر ئەکرەم عەبدوڵڵا شاهۆ گاباری بەڵێن ئیسماعیل دووبارە قادر حوسێن شیرین ئەحمەد ڕزگار عەزیز محمود عوسمان دەستان خۆش بە هاوڕێیان سوپاسدانەکەین هەندێک لاوڕێیان کۆمنتیان نووسی و حتمما ئەچینە سەریان و قسەیان لەسەرەکەین دەستان خۆش بە بۆ کۆمنتەکانتان جاریشتریش بیڵێمەوە ئەگەر سەرنجێکتان هەیە پرسیارێکتان هەیە توانن لە ڕێگەی کۆمنتی یوتیوبەوە بۆمان بنێرن حتمما لەگەڵ هاوڕێتایرە هەوڵەدەین وەڵامیان بین و قسەیان لەسەر بکەین وەگەر هاوڕێیەکیش ئەوێت ڕاستە و خۆ بەشدار بێ ئاگادارم کاتەوە لە ڕێگەی فەیسبووکەوە هەروەش ڵێم سیر ناکەم ڕەنگە پێشیان داواشیان کردبێ ئاگادارم کاتەوە لە ڕێگەی فەیسبووکەوە حتمما لینکەکەی بۆ بنێرم بەشدار بێت لەم قسە و باسەیە بەرحاڵ چینە سەر تەوەرەیەکی تر تاجان هەمیشە قسە لەگەڵ تۆ خۆشە بەڵام وەختەکەمان کەمە مەجبورین کورتینیکەینەوە بەرحاڵ ئەم باسی سێممان تەوەری سێممان لەسەر هەڵبژاردن ئەڵێن دیزاین کرابوو ئێستا کە پێشتریان بەشدابن لە هەڵبژاردنە حکومە دەڕوخێنین و ئەمی گۆڕین و ئەمی چاگەکەین و دنیا بێ بە شامی شەریف ئێستا کە هەڵبژاردنەکە هاتووە ڕۆژی یەکەمیان 1-2 دەنگێکی کەم هەبوو ڕۆژی دووەم و سێم بزایی کردو ئەوانە ئێستا کۆمەڵی حیز بەڵێن هەمووی تەزویر بوو هەمووی دیزاین کراوە دیزاینیش بوو بە تێرمێکی در چوە ناو فەرهەنگی کوردەواریەوە جاران ئەیانوت مانگرتیان کرد بە بایکۆت ئێستا ئەم جاریان تەزویریشیان کرد بە دیزاین بەرحاڵ ئەڵێن ئەمە دیزاین کراوە ڕات چێ سەبارەت بەمە هاوڕێ ئەگەر من لە حەزە بکەی ئەم کەلیمەی دیزاینە پێشتر پارتی بەهێنایەناوە پارتی پێشووتر بە هەڵبژاردن ڕازی نەبوو لیان پرسی کە مەسئولەکانی پارتیانە پرسی بە خێر مقابلەی تەلەڤیزیۆنی شتیانە کرد ئەیانوت پارتی بە هەڵبژاردنێک ڕازی نییە کە پێشووتر دیزاین کرابێ یعنی پارتی پێی وا بوو کە دیزاین کراوە طبعا بۆ حزبێکی وەکو پارتیش بەم هەموو ئیمکاناتی ڕەوابەتی دیبلۆماسی و بەم هەموو پارە و سەرۆت و سامان و چەک و مناتقی نفوز و هەموو ئەوانەوە طبعا معلوماتێک لە بەلاشم قسەیە ناکە دیارە دوای کە منیدا بە هەڵبژاردن دیارە دیزاینەکە گۆڕاوە و ئەو ناڕەزایەتی و ئەو ناڕەحەتی کە لە بەشی خۆی بوویەتی لەو دیزاینە دیارە چاکیان کردوێتەوە مەسلەی ئاوارەکان بوو مەسلەی کۆتاکان بوو هەمووان ئاڵگۆڕی بەسەرهات مەسلەی نوێنەرایەتی کردنیان بوو لە کۆمیسیۆنە کە نوێنەری یەکێتی و پارتی لە هەموو بەشەکانی ئەوانەشیان هەمی جێبەجێکرد سەرنجام پارتی ملیدا بە هەڵبژاردن من معلوماتێکی هینم نییە خەریکن باسیەوە کەن جیهازەکان وە ئەوە ئەی خوێنێتەوە و بە هەر حەڵ باسی لەم شتاکەن بەڵام ئەم پێش ئەوەی قسە لەسەر تەزویر بێ یا لەسەر هەر شتێ بێ هەڕەشەکردن لە خەڵک تەزویر نییە مەگەر پارە بەخشینەوە تەزویر نییە لە هەڵبژاردن مەگەر زۆری چەک بەسەر سەری خەڵکەوە بۆ هەڵبژاردن مەگەر ئەمە تەزویر نییە مەگەر ئەمە شتێکی تازەیە بەسەر سەری خەڵکەوە تازە بە تازە کەشف بووە مەگەر بە بارمتەگرتنی موچەی خەڵک و پاروی دەمی خەڵک مەگەر ئەمە دیزاین و تەزویر نییە دیزاین
کوردستانە لە دێگەڵە بۆ منتیقەی گەرمیان بەدەست یەکێتیەوەی بە زۆری چەک لەولا بۆ منتیقەی بادینان بەدەست پارتیەوە بە زۆری چەک ئەمە دیزایانی کوردستانە لە هەر هەڵبژاردنێکە هەچیە بکرێ ئەو دیزاینێنن ئەیگرن مەباڵای ئەو دەسەڵاتە واقعیە کە لە ئەرزی واقع هەیە جاییتر دوو کورسی ئەڕوا بۆ شاسوار کورسیەک لە نازانم لاهورێک پێیابێ ئەچێت بۆ ئەوێ ئەمەم دیزاینەکە ناگۆڕێ هەر کەسێک ناڕەزایەتی هەیە بە دەسەڵاتی یەکێتی و پارتی و یەکێتی پێڵە فەرمووەرە ناو سیستمەکە تۆش وەرە سەرمایە گوزاری بکە تۆش وەرە کۆمپانیا لێ بە تۆش وەرە کورسی بگرە تۆش وەرە بۆ پەرلەمانی کوردستان ئێوە یەک بۆ پەرلەمانی کوردستان علی حەمە ساڵە کاچێ بۆ پەرلەمانی کوردستان چیەکە هەروانە کاکە کە تا یاسا کردوێتی لە مەرزی پەرێزخان دزی هەیە لە نازانم کوێ ئەوە هەیە گومرگ وە پارچە زەوی درا بەچێ نازانم کوڕەکەی نێچیت 6 ملیۆنیاوە بە هینێک لە مەدینەتە نەخلە لە دووبەی ئەرەمانەیە معلوماتانەیە کە هەموو خەڵگەی زانێ بۆیە دیزاینەکە پێشووتر ئەمەیە بەس ئەوەی کە جیهازەکان چۆنە بە بڕای منە مەسلەیەکی زۆر سانەویە مەسلەیەکە کە هیچ نەخشێکی لەسەری نییە هەموو کەسێکە زانێ ئەوەی کە پێشووتر وتمان دیزایانی کوردستان ئەمەیە بە ئینتیخابات ناڕوات چونکە بە ئینتیخابات نەهاتووە دەسەڵاتێکە مەسعود بەرزانی خۆی وتی بە خوێن هاتوین بە خوێنە ڕۆین ئەمریکا بەسواری مانە بەسواری دەبابە هاتوون ئەو قسە پوچەی کە ئەڵێ ئەمریکا ئێستا لە کوردستانە هەیە بەرهەمی خوێنی شەهیدانە بەرهەمی خەباتی نەتەوەی کوردونەوە قسەیەکی پڕپوچ و بێمەعنایە ئەمە سیاسەتێکی دیاریکراوە ئەمریکا بەرامبەر بە عێراق گرتیە بەر کوردستانی جیا کردەوە یەکێتی و پارتی کرد بە حرەز بە دیاری و تا زمانێک سیاسەتی خۆی ئەباتە پێشەوە ئەوەیە ئەجینا ئەوەی کە نەوشیروان مستەفاش لە کتێبەکەی خۆیان نووسیوێتی ئەڵێ ئەوەی کە ئێستا ئێمە بەدەستمان هێناوە بە خەویش بە خەیاڵمانە ڕاست دەکات ڕاست تۆ بتوانی بە تەقوتۆقی کەپکی حەمەداغا حکوومەتی بەعزە لە بەغا بڕوخێنی ئەمە قسەیەکی پوچەکە هەمووی دەزانێ ئەوەی کە ئێستا لە کوردستانەیە بەرهەمی سیاسەتێکە کە ئەمریکا لە بەرامبەر عێراق گرتیە بەری تاوەکو ئێستاش بە جۆرێک درێژەی هەیە تەوازنەکە گۆڕاوە ئێستا بۆیە ئەمەی کە دیزاین کراوە دیزاینەوەیە کە ئێستا لە ئەرزی واقعا هەیە ئەگەر کەسێکیش پێی وایە دیزاین کراوە کەوایە ئەو خۆشخەیاڵی خۆی پێوێ بەوەی کە تەزویر نەبوو بکرێ بەڵام کرا ئەوە کە شتێکی زۆر عجایبە یەشێتی و پارتی تەزویریان کرد زۆر عجایب سەپرایز ئەوە چی ڕاستڵەشی مەزانی ئەمە خەوە بینم ڕاستیە ئەمە چییە بەڕاستی ینی نازام ئەم خەڵکە کە ئاوا بەم شتانە بهینە بن سەریان ئەسۆڕمێت و پێیان وایە کە ئەوە ئیتر ئاسمان ڕووخاو ئەوانە لە چ وڵاتێکە ئەژین لە چ ئەرزێکە ئەژین لە چ دنیایەکە ئەژین ئەخریانی بەڵام باسەکە لە ئەساسەوە تاژان ئەوەیە کە ئێمە دیزاینەکەمان قوبوڵە لە دیزانی هەڵبژاردنەکەی مشکلەمان هەیە لەگەڵ ینی ئەوەی کە دیزاینتان کردووە پێشتر ئەوەی کە تاڵانەتیکان کردو پێشتر ئەوەی دەسەڵاتان دابش کردووە ئەوەی مدیری مەکتەبە بێ پارتی بێ یایشەتی بینجابێ بە مدیری مەکتەب ئەوەی کە 650 نازام 100,000 موچە خۆتان هەیە و ئەوانە بە درۆ بەڕاست ئەوانە موچەم ئەدەنێ و پیان وەرەگرن ئەوەی کە ئەم شەبەکەیە لە گەندەڵیتان دروست لە ناو کۆمەلگای و کۆمەلگاتان کڕیوە و بەرتیلتان داوە بە دەیان و 100,000 کەس و ئەوانە ئەوەی کە ئەم هەموو خەڵکەتان کردو بە پاسەوان ئەوەی کە وڵاتان کردو بە بیرێکی نەوت و خەڵکتان کردەوە بە پاسەوانی ئەم بیرە نەوتانە بۆ خۆتان هەموو ئەوانە ئاساییە وەختێکێتە ساڵە بژاردنە دیزانی هەڵبژاردنەکەی مشکلەیتایە جا خەڵشینە خەمباریش مەبن ئەم دیزانیان کردم جارە بە جاریشتر نایڵن بیکەین ینی هەر لە ئێستاوە بە بڕوای من ئەمە نەخشەدانانە بۆ ئەوەی لە هەڵبژاردننی داهاتووشە خەڵک بەرنەوە بەردەمی سنووقەکانی دەندا بەس نییە ئەمە ینی بەڕاستی ئەمانەی کە ئاوا بانگەشە بۆ ئەم جۆرە ئیناکەن بەبێ ئەوەی مەبەستیان بێ بەشی چمپیان وایە زۆر لە دڵسۆزی و خەریکن لە بەرامبەر دەسەڵاتە کەمپینەکەن و دەسەڵات ڕیسواکەن و ئەوانە هەزیان دەسەڵات ڕیسوا ناکەن ئێوە خەڵکی خەریکن دەسەڵات مەشروعیە دەبەخشنەوە بە دەسەڵات خەریکە قسە لە سەرواکەن هیچ شتێک لە ناوم کوردستانەیە نامەشروع نییە ئیلا وەختێک کاتە ڕۆژی هەڵبژاردنەکە ڕۆژی هەڵبژاردنەکە فێڵێکیان لێ کردی ئەژیناوە چیتر پێڵیان نەکردووە دەستیان لە ژیربانی کەسانیە دەستیان لە قورجی کەسانیە دەستیان چەپۆشیان بەسەر سەری کەسەوە نیە هیچ کێشەیەکیان نییە خەڵک ئازادانە ئەچوو دەنگ بدا ئەمان هاتن ئەو ئازادیان شێوان چوو لە پشتەوە فێڵیان کرد عزیزان گاڵتە بە خۆتانەکەن گاڵتە بە خەڵکەکەن گاڵتە بە ئێمە ئەکەن ئەمە چل تەبریرێکە و چلێک دانەوەیەکە دیزاینە
خەریکی مەشروعیە دەدەیتەوە بەم دەسەڵاتە بەم دیزانە ئەم قسانە واز لێ بێنن باز لە ساختەکاری نییە و طبعا مەبەستمەوە نیە لێرە قسە لەسەرەوە بکەین کە پارتی وێچێتی ساختەکاری ناکە ئەو ڕۆژەی کە پارتی وێچێتی ساختەکاری ناکەن ئەو ڕۆژەیە کە ئەبێ بڵێن ئەو شتە عەجیبە چێکە ڕوویدا ئەو ڕۆژەیە کە ئەبێ هەمومان چاومان زەق بێتەوە بڵێ نەمە چیە ئەم دیاردە تازەیە هاتوۆتە پێشەوە ئەو ڕۆژانەی کە خەریکن ساختە لە خەڵگەیەن و قۆڵی خەڵگە بڕن و کڵاوە خەنە سەری خەڵک و فێڵ لە خەڵگەکەن و ئەوان خەریکن ممارەسەی تەبیعەتی خۆیانەکەن ئەوان خەریکن ممارەسەی وجودی خۆیانەکەن وجودیان یعنی ئەمە وجودیان یعنی ساختەدان لە خەڵک و تەفرەدانی خەڵک و فێڵکردن لە خەڵک ئیتر ئەمە نابێهین بێ بەستەمان هەڵبژاردن تاوان لە سویدا بۆ نمونە ئێستا هەموو ساڵێک باسیەوەیتە پێشەوە ئایا بۆتین ئەتوانێت دەستکاری داتابیزەکان بکات و هینکایە ئەمریکا مەسەلەن ئەم بەوەڵێ رووسیا لە پشتەوەی ئەو بەوەڵە رووسیا یارمەتی داوی بە ترامپیانەوە رووسیا لە پشتەوەیە چوو ئەسرارەکانی کلینتۆنی کەشف کردو بڵاوی کردوتەوە هاچی کردو ئەمانە تۆ رووسیا دیفاع لێکە ئەمانە ئەکرێت تەسیردانانی ئەلکترۆنی لەسەر هەموو هەڵبژاردنێک هەیە بەڵام ئەمە کێشەی کوردستان نییە وەکردنی ئەمە بە کێشەی کوردستان ینی ڕەوایدان بە هەموو کێشەکانی تر ینی بیربردنەوەی هەموو کێشەکانی تر لەسەر ئەسلی مەسەلەکە قسە بکەین بە بڕای من ئەمە دروستە تۆ بێنە بەرچاوت ینی سەفارەتی ئەمریکا ماوەی پێشێ سەر ڕایگەیان کە مەسئولینی دەسەڵاتدارانی کوردستان نزیک بە 90 میلیارد دۆلاریان لە دەرەوەیە هەتا ترامپ ویستی دەستی بەسەرا بگرێت وتی ئەوە پارەی ئێمە جوندی ئێمە بەکوژدراوە جوندی ئەمە خوێنی ڕژاوە ئەمریکا زەرری کردووە فڵان هەموو پارانە هی ئێمە بەڵا بە هەر حەمازان بۆچی نەیتوانی دەست بەسەر ئەو پارانە ینی هێزێک ئەمە ئەم سەروەت و سامانی ئەم کۆمەلگەی ئاوا بردبێت و تا ئێستا شەر خەریکە ئەیبا معاشی مانگی هەشت و نیوە موچە و چارەکە موچە و بیری لەوە نەکرد بێتەوە کە خەڵک ماڵ و مناڵەکەی لەم دوسێ مانگات چۆن و بەچی بەخێوکردووە چۆن مناڵەکانی ناردووە بۆ مەکتب ئێستا پێ وایە کە ئینتیخاباتێکە کرێ هەڵبژاردنێکرێت تەزویر ناکرێ تۆ گەر خۆشخەیاڵی بەوەی کە ئەمان دەستکاری ئەم شتە ناکەن خۆشخەیاڵی خۆت خەریکیە پێوی ئەگینا هەموو خۆیان ناقانونین بەسەر ژیانی خەڵکەوە یعنی باسی پێشنگاتی بکەی باسی ڕێنیشاندەری خەڵکی کوردی سیستمەکە لەسەر تاڵانی و دزی و جەردەی و هێرش و هەڕەشە و دزی و ئەمانەدا مەزراوە دقیقاً زۆر باشە ئاخرین تەوەرەی باسەکانمان هاوڕێتار باسی ئەنجامەکانی هەڵبژاردنە چۆنی بخوێنینەوە چی ڕوەدا لە دوای ئەمریکا پێوتری هەڵبژاردن ناتوانم هەموو جارە ئاوا بکە بڵێ کەوانە لە ناو کەوانەیە تەواو بینەرە نەگەر وتم هەڵبژاردن مەبەستم هەڵبژاردن مەبەستم گاڵتە جاری هەڵبژاردن ئەوم ناکرێت جارە وا بڵێمەوە بەرحاڵ ئازیزانێکی تریش خەریکن لەگەڵمانان بە کۆمنتوانە بەشدارن هاوڕێ ئاسۆڵی لا من پەخشوەستاوە پێم وانە هاوڕێ ئاسۆ پەخشنەوەستاوم خۆم سێرم کرد لەسەر یوتوب بەردەوامەوەلی کە کەشم بۆ ناندێگە لە یوتوب بۆ سێریکی هەیە حتمما کۆمنتی کەش هاتووە عباس ڕەسوڵ ساڵح کۆمنتی نردووە هاوڕێکاوەش سڵاوی نادۆ کۆمنتی هەیە زۆر سپاسانەکەین هاوڕێ بەرحاڵ تەوەری ئەخیری باسەکانمان ئەو نەتایجانەیە بەرەو چووە چێم دۆخە ئایا دووبارە حکومەت تشکیلە بێتەوە لە بینی یەکێتی و پارتی ینی ئینتر ئەو وەختە وەکو شتێکی عجایب ڕوئاتەوە دووبارە کوردستان یەکێتی و پارتی ڕێکەوە پێکەوە حکومیکەن وەکوی قەت نەیان کرد بێتە ئێستا ینی نازانم ئایا لەوە زیاتر هینی تر هەیە ئەگەری تر هەیە کە بێتە پێشەوە لە نەتیجەی ئەم هەڵبژاردنە بە بڕوای من پێشووتر ژووتومە کە یەکێتی و پارتی دەسەڵاتداری منطقەی خۆیانن بە زۆری چەک و ئەمە پشتیوانی جمهوری ئیسلامی لە پشتی یەکێتیە دەوڵەتی تورکیا لە پشتی پارتیە ئەوەی کە کورسیەکان و دەموچاوەکان جەماعەتێک کورسی زیاتریان هەیە و ئەندام پەرلەمانی زیاتر و 4 نەفەر لەمە ئاڵ و گۆڕچێەکەن هیچ لە وەزێتی سیاسی کوردستان ناگۆڕێ یەکێتی و پارتی هەر لە ناوچەکانی خۆیانن و هەردووکیشیان زۆر باشەزانن بەبێ یەکتری دەسەڵاتدارێتیان ناتوانن بکەن نە پارتی ئەتوانێت لە منتیقی یەکێتیا شتێک بێ نە یەکێتی ئەتوانێت لە منتیقی پارتیا شتێک بێ ئەوەی کە ئێستا هەیە هەرەمەیە جا
بەڵام بە بڕوا ینی ئەو کێشانەی ئەو قەیرانی حکوومەتی قەیرانی دەسەڵات کێشیان لەگەڵ بەغدا بچوک بوونەوەی هەرێم ئەوەی کە پێڵێن قەوارەی هەرێم چێشمەکێشی بینی یەکێتی و پارتی ناڕەزایەتی خەڵک بەرامبەر بە دەسەڵاتی یەکێتی و پارتی نەبوونی خزمەت گوزاری هەموو ئەو قەیرانانەی کە ئەم دەسەڵاتە لەگەڵی بەرەوڕوە هەر وەکو خۆی لە ڕێژێکی خۆی باقیە و جوابی ئەوێت بەڵام یەک شتێک تەغیر ئەکات ئێستا بە بڕوای من ئەو شتێک کە ناوی نەوەی نوێ و بە حساب لە دوای یەکێتیەوە ئەو صاحبی زۆرترینی کورسیەکانەیە نزیکە لە یەکێتیەوە بە هەرحاڵ بە بڕوای من لە دوڕیانێکە ئێستا ئەگەر بچێتە حکوومەت بە بڕوای من وەکو مەرجێتی وەکو بزوتنەوەی گۆڕانی لێدێ ئەگە بچێتە حکوومەت چونکە هەم یەکێتی هەم پارتیەی خۆن وەزیرەکانی مەجموعە ئەگە وەزیر وەرگێتەوە گە بچێتە دەسەڵاتەوە بێژگەل لەوەی کە هیچ کارێکی ناتوانێت پێ بکرێت یەک دوسێیان وەکو ڕێباز حەملانوەمانە ئایان خۆن و ئەیان بن بۆ خۆیان هیچ کارەژە بن هیچیان پێ ناکرێت دوایی یەنەوە سەر تەلەڤیزۆنەڵن کاکەیەکی دووپارتی نایڵن وەڵی ئێمە بەرنامەکەمان وڵانە ئێ بە بەرمی لە هاوینا بە تەوزیعکردنی تەنکەرە ئاویش خۆ حکوومەتکردن و سیاستکردن ئاوایی نە ئاواکرێ نەکێشەی مامۆسا نەکێشەی خوێندن نەکێشەی موچە نەکێشەی پەیوەندی لەگەڵ بەغدا مەسەلەی گرێبەستی نەوت مەسەلەی سەر سنوورەکان دەخاڵەتی دەوڵەتی تورکیا جمهوری ئیسلامی و درۆنەکانی ئەم هەموو قەیرانە کە یەخی ئەم دەسەڵاتی گرتو خۆ بە تەنکەرە ئاو تەوزیعکردن تۆ ناتوانین کوردستان بەڕێوەبەری بۆیە بە بڕوای من بزوتنەوەی ئەوەی کە ناوی نەوەی نوێ لە نەو دوڕیانێک کاگەر بچێتە ناو حکوومەتەوە مەرجێتی ئەگەر ناچێتە نێو حکوومەتەوە چیەکە چکارەیە مەگەرەوەی کە لە دەرەوە بمێنێتەوە زۆرتر بۆکو بڵێن دەریەچەیەک بێت بۆ خاڵیکردنەوەی ناڕەزایەتی خەڵک کە بە بڕوای من ئەمە ناتوانێت بکە لێرە بە دووە ناڕەزایەتیەکان دووبارە دەست پێکاتەوە هاتنە مەیدانەکان دەست پێکاتەوە خەڵک بۆ موچە بۆ خزمەت گوزاری یەخا بۆ نەوت بۆ چوزانم بۆ هەموو شتانی کە تاوەکو ئێستا خۆ هیچ شتێ نەگۆڕاوە فقط ئەوان ئەوەیە شەڕەجنێوێکیان کردووە لە چەند هەفتەیە کاپارەیەکی ئێجگار بێشوماریان تەوزیع کردووە لەگەڵ پێش بیستی مانگە خۆ هیچ شتێ نەگۆڕاوە هەموو هاوکێشەکان بەڵام ئەم دەسەڵاتەکە بە بڕوای من کێشیان بۆ دروست دەبێت دروستکردنی ئەوەی کە پێڵێن حکوومەت ئاوا بە ئاسانی نابێت شەڕەجنێوی زۆریان کردووە هەچەنە سادی ئەحمەد پیرەوتی شەڕەجنێوەکانی کاتی ئینتیخابات دوایی بڕوا بکە خیارە خۆن و پرتەقال پاکەن و لەسەر مێزدانیشن و ئەو سەرۆت و سامان و کۆمپانیایانە کە ئەیژێڕن ئەو کۆمپانیایانە کە ئەیژێڕن تەوزیعیان کردووە چێ کۆمپانیای کێ دەرمان بێنێ کۆمپانیای کێ مەشروب و جگەرە بێنێ کۆمپانیای کێ هێرکە و موادی خۆراکی بێنێ کۆمپانیای کێ هەموو شەریکن لەم هینەیە چێ ئەچێتە جێگەی چێ کەمترێتە خوارەوە تەوزیعکردنی دەورەکانە بەڵام ئەوەی کە لەسەر ژیانی خەڵک کاریگەری هەبێ هیچ کاریگەریەکی نابێ ئایا چێشمێکی چەند کۆبوونەوەکانە لێن بەردەوامە من پێم وایە لەوانەیە 50 کۆبوونەوەی ترکن و خەریکی داوەت و داوەتکاریە بن و یەن و ڕۆن و ئەگەر مەلا حەزە بکەی بافڵ تاڵەبانی لەم قسانەی دوای ئینتیخاباتە مایکەکەی کەی 24 گرت یەکەی 24 مەسعود بارزانیە وتی باڕێکەین بادانیش تەواو ئێڕوخان تێی هەڵەیاهینیە کرد با دانیشین بەیەکەوە چکە زان کە بەیەکەوە نەبێت ناتوان دەسەڵاتدارێتی بکەن بۆیە خەڵکی کوردستانە بێت لە بەیانیەوەی تر کەمەری خۆی ببەسێتەوە جارێکی کە بۆ ئەوەی کە بۆ موچەکەی بۆ نانی بۆ ئاوی بۆ ژیانی بۆ مناڵەکانی بۆ ئەمنیەتی کوردستان خەریکە وێرانە بێت شەماڵ من لە مقابلەیەکە باسم کرد یعنی جاران لە سەربان کە ئەخەوتی یان هاوینان هەتا لەبەر جری وەجریوی چۆلەکە خەبەرت دەبەوە چۆلەکە ئێستا نەماوە لە شارەکانە بەبەر دووکەڵی مۆلیدە و هەتا گەنجەکان باڵابەرز زۆر کەمە باڵابەرز کە جاران ئێمە لە کوردستان ئەمان بینیوە هەمووی دووکەڵی مۆلیدا پیسبوونی ئاوهەوا دارەکان هەمووی ڕیوەڵا وەری و سیس ئەو هەموو سەرەتانە خۆ بە بەلاژ نییە بەهەرحاڵ هەتا ژینگەکە لە مەترسیەکی گەورەیە خەڵکی کوردستان بە بڕوای من هەموو ڕێگەکانی تاقی کردوەوە حکومەتی بنکەفراوان حکومەتی یەکێتی و پارتی نیوە ئیسلامی هەموو ئەمانەی تاقی کردوەوە هەتا هاتووە هەر برسی بووە بێنان بووە بێ ئەو بووە نائەمن بووە بۆیە بڕوادێت تەوەجوه بەرەو حکومەتی عێراقی ئەو حکومەتی عێراقی کە
سەدام گەنجیدایە بەرفیشێک لە ساحەی تەحریر خەڵکی کوشت ئەو حکوومەتی کە بەسەر لە پەرلەمانەکەیان باز دەسەر بە شودانی کچی 6 ساڵ و اقتصادی کچی 6 ساڵە ئاکرێت تەوهوم حکوومەتی عێراقی هەیە بێت لەم هەلو مەرجە نەجاتمان بە ڕێگەی نیە ئەو پوشەش کە بەسەرینەوەی بەسەر ئاوە خەڵک ختمکاو دەستی بۆ بە ئەوە ژەو پوشە نیە نێ پوشیش نییە حکوومەتی عێراق حکوومەتی عێراق لەوەی کوردستان هەیە زۆر وێرانتر و کەلاوەترە بەڕاستی هەر ئەم ئاڵوگۆڕانش کە لە منطقەکەیان ڕوئەدا زەعیف بوونی دەوری ئێران و ئەم ئاڵوگۆڕانی کە لە هاوسەنگی هێزی ناوچەکەیان ڕوئەدا بەڕاستی قاچی ئەم حکوومەتی عێراقە ئەشکێنێ و ئینسانە بێ خەمی ئەوە بخوا کە ئەو پەلامار و پێکدادانەی کە لە عێراقە ئەگەری دروست بوون و پێکهاتنی هەیە لە نەتیجەی ئاڵوگۆڕی ئەم هاوسەنگیانەوە کوردستان نەگرێت و کوردستانی لێ بە دوور بێگەرناوە ئەوە دایما لە دەوڵەتەکانە کە وەختێک حکوومەتە ناوچەیەکان ناتوانن کاروبارەکان بەڕێوە بەرن باسی حکوومەتێکی سوزانم نۆرماڵەکەم لە جێگایشی نۆرمالی دنیا باسی خۆرەڵاتی ناوەڕاست ناکەم بەم هەموو کێشە نەتەوەی و ئیسنیکی و مەسهەبی ئەوانە بەڵام لە شوێنێکا کە دەسەڵاتی حکوومەتێکی مەحەلی دیاریکراو کە ناتوانێت کاروبارەکان بەڕێوە بەرێت لەسەریەوە حکوومەتێکی مرکزی هەیە کە کۆمەڵێک زەوابیتی هەیە بەسەریا دای ئەسەپێنێ و مەجبوریە کاکە ئەو کارانە ئەنجام بداگەر نەیکا ئەتوانێتە دەخولی تیابکات و ئەوانە بە هاوبەشی خەڵک ئاڵوگۆڕی تیابکە بەڵام ئەمە بۆ عێراق ناگوجێ یعنی ئەو ئۆپشنە وجودی نییە نەک ئەوەی کە نابێ بیکەی نابێ بچینە پاڵ نازانم ئەزمونونەکەی کوردستان و ناوی چیانێن ئەم ئەزمونە ئەم قوارەیە لە بین ناچێ ئەو برادرانەی کە خەمی ئەمەیانەوانە و قوارەیە نابێت لە بین چ نابێت پەرابەری بۆ عێراقوانە قوارێ لە بین ناچێت ئەم قوارەیە قواری دزینی نەوتە هەم لەلایەن پارتی وێچێتی و هەم لەلایەن ئەوانەی کە شەریکی پارتی وێچێتی بە تورکیاوە بە ئێرانەوە بە ئەمریکاوە بەوانەوە بە بازاری نەوتی جیهانەوە ئەنواع وەشکال شەریکیان هەیە بۆ ئەم دزی و جەردەیە لەبەرەوە ئەم قوارەیە پارێزگاری لێ نەکراوە بۆی کەوای تۆی کورد گوایە هەست بە چەسانەوەی نەتەوایەتی نەکەی ئەم قوارەیە بۆیە دروست کراوە لێرە بۆیە لێرە هەیە بۆی نەوت بدزرێ بە ئیسراحەت و بچێتە بازاڕەکانی دنیا بە نرخێکی هەرزان و خەڵک قازانجی لێ بکە لەبەرەوە مەسەلەیەک نییە تەرەح کرابێتەوەوانە لەبەر خاتری تۆ کرابێ ئێستا بەدەر لە بەرژەوەندی و قازانجەکانی تۆ گوایە بە دژی قازانجەکانی تۆ لەبین چ لەبین ناچەم قوارێ ئەمێنێتەوە ئەوش وەزیفەکێتی بەرحاڵ من وازانم شتێکی وا ئاڵوگۆڕێکی گەورە لە نەتیجێ ئەمەیان ڕوونایە خوێنەوەی منی شەرەوەیە کە تۆ اختیارێکت دانابووە نەوەی نوێەکە یاچێتە ناو حکوومەتەوە یا لە دژیانەوە سێ بە بڕای من ناتوانێت لە دژیان بوەستێ نەوەی نوێ نابێ بە ئۆپۆزیسیۆن نەوەی نوێ بە مەجموعەیەک امتیازاتەوە ناچاری ئەەکەن ببێ بە بەشێک لە دەسەڵات ناچاریەکەن ببێ بە بەشێک لە حکوومەت و ئەوانە و ئەوەش کە بتوانێت خۆی بهێڵێتەوە بۆ دەورەی داهاتوو بڕای من ئەگەر ئەو شتە ئەو ئۆپشنە هەبوایە نەوشیروان اختیارێکە نەوشیروان زۆر زیاتر لە شاسوار عەبدولواحید حەزی لە دەسەڵات بوو پێخۆش بوو بە سەرۆکی کوردستان وانە ئەگەر ئۆپشنێکی ئاوای لە بەردەما بووە گۆڕانی ناکرد بە شەریکی حکوومەت و لە حکوومەتە بەشداری ناکرد تا بەم جۆری لێبێکە لێ هات بەرحاڵ ئەمە ئەو حقیقەتەوە ئەو واقعەتەیە کە بەڕای من ئەخدای چۆن نەوشیروان مستەفا خۆ مقابل مقایسە ناکرێ بە شاسوار عەبدولواحید بەو تەجروبە دوور و درێژەکە بووی بۆ شخصیەت و کاریزمایە لە ناو بزوتنەوەی کوردایەتیە بە هەرحاڵ خۆ ئەم ئێستا هیچ شتێکی نییە تۆ یەک مەقالی شاسوارە بینیوە یەک تەحلیلێکی سیاسی بینیوە هەر لێ درۆکەن جارجارەیەکیش پێڵاوەکانی بەرزەکاتەوە خاتە بەردەنی کامێرە خۆ یعنی مەهزەلەیە بۆ خۆی مەهزەلە بەڵام بە هەر حاڵی ئاوایە نازانم ناچاریەکەم بچێتە نێو دەسەڵاتەوە یان نا بەڵام لەسەر ئەو قوارەی کە باسی کرد بە بڕوای منە زانی چۆنە ئەو دزی و جەردەیە ئەمێنەیە نامێنێ مۆزوعێکی ترە بەڵام طبعا هەتاوەکو هەلوو مەرجەکە بەم شێوەیە بێ هەر درێژەیە بێ بەڵام قەواوەکو قوارەی سیاسی هەرێم ناوەڕۆکەکەی زۆر بەتاڵ بۆتەوە دوایەوەی کە تەوازن بە قازانجی مرکز گۆڕاوە خەریکی یەک کاسەکردنەوەی دەسەڵاتە بۆ ژوازی بە قازانجێتی ئەمریکاش پشتیوانی عێراقێکی بەهێزەکان لە مەرکەزە کە بتوانێت کۆنتترۆلی جەنبەکان بکە هەتا بە جۆری لە جۆرەکان دەستی جمهوری ئیسلامی کەمتر لە نێو دەسەڵاتی عێراقا
کورت کاتەوە سەرنجام بەڵام یانی تۆ تەماشاکە ئەو جێگە و ڕێگەیە کە حکوومەتی هێرێم و کەیجێتی و پارتی لە چاو پێشوا بوویانە لە دوای 16 ئۆکتۆبەر و وردە لەژێر ناوی دادگای فیدراڵی عێراقا هەچی امتیازات هەیە لە یەکێتی و پارتی خەریکن ڕۆژ بە ڕۆژێ سەنەوە نەوتیان لەژێر دەست دەرهێنان مەسەلەی موچیان لەژێر دەست دەرهێنان مەسەلەی 4 ڕۆژی کە دەستورەکەش تعدیلەکەنەوە ئەو امتیازاتانە کە وردە هەیەە ئەوانەشیان لێوەرەگرنەوە بەڵام نایان ڕوخێنن چونکە یەکێتی و پارتیەکی وەکو دوو هێزیوان لەکوێ دەزەکەوێت کە خەڵک باتە بەرشەق کە خەڵک بفرێنەیە کە خەڵ بزوتنەوەی شۆڕژگەرانە سەر کودکە دوو هێزی زۆر باشن بۆی کە بتوان کوردستانیان بۆ کۆنتترۆلکەن خۆمالیکی نایانن لە کوردستانە بیکەن بە ساحەبی حکوومەت ئەوان ئەم کارە ئەوان بۆیانەکەن وای هەڵسەنگاندنێکم هەیە بۆ پەیوەندی هەرێم و مەرکزۆوانە مرکز هەرێم ئەوەی کە پێوتێت حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەکاری هێنێ کە تۆزێک نفوزی خۆی و دەسەڵاتی خۆی نیشان بە یعنی حکوومەتی هین سوودانی لە شاری بەسرەیە عەسابەیەک پیا بوو شەریکەکەی خەڵکی کۆریا بوو هێنای لە ناو ئۆفیسەکەی خۆیان ملی کرد بە پەتە ئیعدامی کرد دوایی گرتیان کە گرتیان لۆجێکی گرتە بوو لە هین لە سجن لۆجی گرتە بوو لۆج ئەوە نیە یەک هینی گرتە بوو جەناحێکی گرتە بوو ئەوانە و پۆلیسەکانی کرد بوو بە خزمەتکار دوایی تر بێتاقەت بوو ڕۆژێ بەتەما بوو ڕاکەوانە و پۆلیسەکانیشی لەگەڵ خۆیان برد عەسابەی مخەدەرات بۆ ئەوانە بە حەماڵی دەستی پێ کرد بوو عمری 27 ساڵ بوو لە شاری قەسر دەستی پێ کرد بوو عەسابەیشی دروست کرده بوو بە هین ئەن حکوومەتی سوودانی ناتوانێت معالەجەی مەشاکلێکی لەم بابەتانە بکە ئێستا توانێت بێدا بنیشێتەوە بێتەوە بۆ کوردستان و جێژ بنێرە و کوردستان ئەمە نابێنێت یەک شتی تریش ئەزان تۆواناڵی من ئەزان تۆواناڵی بەڵام پارتی کەم پێویست ناکە ئەوانە بکە دقیقاً اینجا یەک شتیکەش هەیە یەک احتیمال هەیە کە عێراق مرکز بەهێز بێتەوە و کوردستان داگیر بکاتەوە و کوردستان دووبارە لە شرایطێکی دیاریکراوە هەموو ئەمەی کە پێوترێ قەوارە و پارتی وێچێتی و ئەمانە لابەرێت و شتێک دابنێ کە خۆی ئەوێ یەک احتیمال هەیە ئەویژەوەی حکوومەتێکی فاشستی بە ئایدۆلۆژیایەکی بڵین ئیستیبدادیەوە لە بەغایە حکوم بکە و ئەم ئەگەرە ئێستا لە مەدای منزورە من نایبینم یعنی شتێک بابەتی بەعز ئەتوانێت هینکە و ئەمی بابەتی بەعز بەر لەوەی مشکلەی لە کوردستانە هەبێ مشکلەی لە جنوب خۆیت یبە لە جنوب خۆیان تەسبیت بێ لەبەرەوە من وا ئەزانم ئەمە وەکو گیسکەکەی هەیاسمان لێ هاتۆ بەدەست ئەمریکا حکوومەتی مرکز چیمان لێ کات و ڕێژەکە و قەواری هەرێمەکرێتە خەتەرەوە ئەوانە هەر خەڵک داوایەگە کاتەوەوانە ئەتانێت قەواری هەرێم خەنە خەتەرەوە قەواری هەرێم خەنە خەتەرەوە بە هەر حاڵ اینەکە پرسیارێکی زۆر دقیق هاتووە کە حتمما ئەکین بە پرسیاری ئەخیری ئەم باسەمان تارەگەر موافق بێ ژەڵێ سڵاوتان لێبێ دەوانەی ئیشارەتان پێکرد هەمووی زۆر ڕاستە بەس چارەسەر چییە در حاڵ ئەمە بکەین بە ئەخیر من قسەم هەیە لەسەر ئەم بابەتە بەڵام کۆمنت هاتووە هاوڕێیانێک کۆمنتیان نردووە هاورە جلال سۆفی شەر وا کۆمنتی نردووە سپاسیەکەین ناوی هاوڕیان کرم خوێنەوە بۆ ئەو تازە بوو ئەو ئەم کۆمنتە هاتووە لەلایەن ئەڵێ ڕێژەی بەشدایی لە 138 بوو نەک زیاتر بەوانی دەنگیان سوتاوە یا دەنگیان بە هیچ لایەک نەداوە ناگەر حساباتی بکەیت ئەوانە تقریبا نزیکی لە 155 ئەکا لەبەری 3 ملیۆن و 800,000 کەسێک حەقی دەنگدانیان هەبوو لەو 3 ملیۆن و 800,000 کەسە زیاتر لە ملیۆن و نیوێک دەنگ دراوە لە هەڵبژاردنەیە لەبەرەوە هەر لە سەر و ئەوەیە گەر تۆ تاوە حساب نەکەیت چێت چووە کارتەکانی وەرگرتووە ئەو حسابی کەی چێت چووە کارتی وەرگرتووە کارتی انتخاباتە وەختە ئەو نیسبەتەیە کە ئەڵێن لە 172 بەڵام وەکی تر ئەو گەر حسابی ئەو کە چێ مافی دەنگدانی هەبووە و ئەم مافەی بەکار نەهێناوە چ کارتی وەرگرتووە کارتی وەرنەگرتووە ئەوە شتێک لە نیوە زیاترە بەرحاڵ ئەمە ئاوایە نازانم شتێکت هەیە لەسەری تار لەسەر کۆمنتە پرسیارێکی تریش کە هاتووە دیار بەرزنجی ئەم پرسیاری کردوواڵێ ئایا شەڕی ناوخۆ واریدە لەم قۆناغەدا پێما بە بەشێک وەڵاماندایەوە لە قسە و باسەکانمە ئەگەر شتێکی زیاتر هەیە لەم بابەتەوە فەرمووتایە
نا من بە دووری ئەزانم بە بڕای من بە جۆرێک کۆمپانیا و بەرژەوەندەکانیان لەگەڵ یەکتریا تێکەڵ بووە هیچ بەزەر خۆ کاتی خۆی نییە من ناڵم بێ بۆ کەپکی حەمەداغا لە بەرەوەی کە بەدەست بنەوەیەوە ئەوان نەماوە ئەو هینە نەماوە جاری پێشوو ساڵانی پێشوەر گومرگ بوو تا نەوتی شیواشۆکیش نەبوو کە نەوتی شیواشۆکی کەم جاردیان نەوتی شیواشۆ پڵی تەڕقەکە ئەوە نیە نەوتی شیواشۆکیش نەبوو کە ئەم شەڕی ناوخۆی ڕوویا ئەوانە گومرگ بوو ئەو گومرجی خۆی هەبوو گومرجی خۆی هەبوو کردیان خەتێکیان دروست کردوانە و توانیان ئەم شەڕ بکەن بەڵام ئێستام هەموو مەسلحەتە تێکەڵ بووە بڕوا ناکەم یعنی هەتا لەگەڵ بەغاشە زۆر بەجددی کە باسی جیابوونیوانەکە من تعجب مەکرد ئەم هەموو پارۆ سەرمایی پارتی کە لە ناو بەغایە کراوە بە کۆمپانیا و کۆمپانیای پێ دروست کراوە یا هیەکێتی زۆر عجیبە مانە هەموو واز لێ بینی تو بتێ واز لە عێراق بینی بەرحاڵ لەبەرەوە منی شەر ئەو ڕێیم هەیە شەڕی ناوخۆ بۆ معنایە ئاسان نییە بەڵام بەرحاڵ لە سیاسەتی شتێکیش مستحیل نییە ئەوێ لە بەرچاو بگری لە سیاست و شەڕ هیچ مستحیل نییە باسی ئێساکەین کە وەک مەترسیەک بەسەر کوردستانەوە بین نییە بە بڕای من ڕاست ئایا بارودۆخی ناوچەکە چەند تەئسیری هەبوو لەسەر هەڵبژاردن مەبەستە من ملانی ئیسرائیل و ئێرانە هەڵێ چی تار نا ئەم شەڕە جنێوە زۆر هینی ناکات بە بڕای من تەسیری لەسەری نییە بەڵام ئەوەی کە جمهوری ئیسلامی و دەوڵەتی تورکیە نەخشیان هەیە لە کوردستانە ئەو شتێکی بەرجەسەیە نەکەن لە انتخاباتەکەیە ئەگەر ملاحەزە بکەی شێخ ئەحمەی سەرگەڵوو نازانم مقابلەیەکی کرد لە درێو میدیایە ئەگەر بینی بێتە ئەو کاتی جەلال تاڵەبانی نەخۆش کەوت ئێمە ویستمان لە هەیئەتێ دروستکەین کە خاوەنی بڕیار بێ کەیتکە ئەو لە دەرەوەی مانجەلال چونکە ئەو نەخۆش کەوتووە بە هەر حەڵ نەیەتوانی بڕیار بە هەیئەتێ دروستکەن کۆسرەت ڕەسوڵ و مەلا بەختیار و چێشێ و مەجموعەی لەم شەخصیاتانە ئەڵە خێرا جمهوری ئیسلامی و ئیطلاعات هاتنە سەر خەدوتیان ئێمە عایلەی جەلال تاڵەبانی و خانەوادەی تاڵەبانی خەتی سوورە بە هیچ شێوەیەک بۆتان نییە لە دەرەوەی ئەوان هیچ شتێ دروستکەن و جمهوری ئیسلامی لەگەڵان تەحاملەکەن یعنی لە نێو کۆبوونەوەی مەکتەبی سیاسی چێ سەر و کۆمار بێ چێ نازانم ڕئیسی مەکتەبی سیاسی دەخالت لەوەیە کە چ جای بکا بە انتخابات و ئەو شتانە دەست خۆش بەر حاڵەبەی کە بینی ئیسرائیل و ئێرانە لە ئێستایەکە لەم لەحزەی ئێستای هێشتا نەیتوانێت کاریگەری لەسەر ئەم هەڵبژاردنە هەبێ بەڵام پێم وابێ ئەم ململانەیە و تەقینەوەی شەڕ و شەڕی ئیسرائیل لە بەرامبەر ئێران کە ئەوەی کە متابعی میدیاوانە بکە وازانە کە حتمیەوە من بۆ خۆم ئەگەریشی زۆر بینم بۆ ئەمە کاریگەری زۆر گەورەی لەسەر هەموو معادلاتەکانی خۆڕەواتی ناوەڕاستە بێ بیمافیها پەیوەندی بینی پارتی وێچێتی و پارتی و ئەوەی پێوتری ئۆپۆزیسیۆن و تورکیا لەگەڵ ئێرانە هەموو ئەمانە ئاڵگۆڕی بەسەرەتەوە ئێستا دەوڵەتەکان بەڕاستی خەریکن خۆیان ئاماداکەن بۆ ئەم ئاڵگۆڕە هەزارە کولی ڕۆژهڵاتی ناوەڕاست ئێستا لە بەردەم پێناسەکردنەوەی مەناتقی نفوزە گە مەلاحەزە بکەی دوێنێ باخشەلی و ئەمانە قسەیان کرد و باسیەوەکری عەبدوڵڵا جالان بانکن بۆ پەرلەمان و لەسەر پەکەکە بە هەر حاڵ خەریکن سیناریۆیەکی کە هەموو ئەمانە لە خۆ ڕوونادەن هەموو ئەمانە ئامادەسازیە کە بۆی کە هەرکەس لەم پێناسەکردنەوەیان بەشی خۆی بەرێ ڕاست بەڵام ئەم ململانی ئیسرائیل و ئێران لەسەر ئەم هەڵبژانە بزار من کاریگەری نابینم ئەمە بە عەرەبی هاتووە ئەم کۆمنتە کە قادر حوسێن نووسیوەتی ئەڵێ گەل پێویستی بە ئۆپۆزیسیۆن هەیە لە هەڵبژاردنە بەرحاڵ لە هەڵبژاردنە لەم گاڵتەجاری هەڵبژاردنانە ئەوەی تر نە ئۆپۆزیسیۆنە و ناوانەشی کە هاتوونەتە ناو هەڵبژاردنەوە بەجددی مەبەستیان هەڵبژاردنە لە کاتێکدا کە قسە لەسەر بایکوتکراوە هەمیشە وتراوە کە بە هاتنە مەیدان و یەکگرتی توی زۆرینەی خەڵک دەتوانرێت کۆتایی بەم نادادیە بێت ئەوە ڕاستە هاوڕە شیرین من نەزانم ئەو قسەیە کراوە بەڵام ئەمانە توانێت جوملەی عام بێت من باسەکە لەسەر ئەوەیە وەکو هێزێکی دیاری کراو لە بریەوەی کە بایکۆت بکەی لە بەریەوەی کە باسی کە خەڵک نەچێ بۆ دەنگدان خۆت ئەکشنێک لە خۆت بنوێنێتوانە کە شتێک بێ غەیرە مەئلوف بێ کە شتێک بێ نەکرابێ کە شتێک بێت خەڵکی تر نیکە تۆ بیکە ئەگەرەتەوێت ڕۆڵێکە تەبێت لە کاریگەری دانان لەسەر ڕۆڵێکە تەبێت لە دۆخەکە و کاریگەری لەسەر معادلەتەکان دابنی
هەندە جارە بێ زەحمەتیش بچێژی لەوانەیە گرتنیشی تیاابێ و لەوانەیە لێدانیشی تیاابێ بەڵامە بێ بیکەی تەحەدا بکە بێ بەرامبەری بوەستیتەوە ئەمە نەکرا و من بە بڕای من ئەمە کەموکوڕیەکی هێزە دژبەرەکانی پارتی وێچێتی بوون کە بە ڕاستەقینە ئەیانوێ ئاڵ گۆڕ بکرێ شۆڕژێڕن ئازادی خوازن کێشەیەکیان لەم هەڵبژاردنە ئەو بایکۆتکردنیان زۆر باشترە لەوەی کانی کە بانوازی بەشداریانە کرد بەڵام بە تەنها کافی نێوازانم تا تۆش لەو بابەتۆ لەگەڵ من هاوڕای زۆر چاکە. کۆمنتێکی تر هاتووە کە هاوڕێ عەباس ڕەسوول ساڵح نووسیوێتی ئەڵێ سڵاو هاوڕێیان گروپی ئۆپۆزیسیۆن زۆر ساویلکەن ئەوان ویستیان خەڵک فریو بدەن بەڵام نەیانزانی کە دەسەڵات پێشتر ئەوانی فریو دابوو. نازانم ئەزانم کە فریو خواردن شتێکی باش نییە بەڵام خۆزگە کێشەی ئەم ئۆپۆزیسیۆن هەر ئەوە بواە ئەم ئۆپۆزیسیۆنە خۆی کێشەی ئەوە نییە کە فریوە خوا کێشەی ئەوەیە کە خەڵک فریوەدایە هەوڵەدا خەڵک فریودا. کۆمنتێک با لەسەر یەک کۆمنتێک لەسەر ئۆپۆزیسیۆن بڵێن دیارەمە بەسم ئۆپۆزیسیۆنی بۆرژواییە لە هەر وڵاتێکی دنیا طبعا لە کۆمەڵگەی سەرمایەداریان ناڕزایەتی هەیە لە بەرامبەر بێکاری لە بەرامبەر برسێتی لە بەرامبەر کەمی خەزم گوزاری لە بەرامبەر کرێی کەم لە بەرامبەر ئەو شتانە کە هەیە لە ئەڵمانیا لە سوید لە هەر شوێن ناڕزایەتی هەیە بۆی ئەم ناڕزایەتیە بتوانێت ئەم ناڕزایەتیە بەرامبەر بە دەسەڵات بەرامبەر بەوانە کە دەسەڵاتی سیاسیان بەدەستەوەی بەرامبەر کە ئێستا لە نوێنەرایەتیکردنی دەسەڵاتی سەرمایە لە حکوومەت و پەرلەمانە ئەو ئۆپۆزیسیۆنان هەوڵەدەن ناڕزایەتیەکانی خەڵک نوێنەرایەتی بکەن بۆی کە دەورەی ئایندە ئەوان بچن نوێنەرایەتی بۆرژوازی بکەن یعنی ئەمانە لیبرالیزم و نازانم چی و ئەمانە کە دروست بوون بۆی کە ئاسۆبن بەو ناڕزایەتیانە پێی بچنە پەرلەمان دەریاچەیەکەن بۆ ئەوەی کە ئەو ناڕزایەتیانی کە هەیە تەبدیل نەبێت بە یەک بزوتنەوەیکی شۆڕژێڕانی وەک شۆڕشی 1970 ئۆکتۆبەری 1970 باشە ئەمەی لە کوردستان هەیە هیچ نییە ئەمە مەجموعەیەک فقط کەسانێکن ئەیانێ بچنە نێو دەسەڵات ماوەیە لە نێو دەسەڵاتە بوون ئێستا لە هاتوونەتە دەرەوە فقط بۆ دوای کورسی و ئیمتیازاتێک کە دەسەڵاتەتی سیستمەکە بەیان لەژێر پرسیاران نییە تاڵانی دزیەک ئەکرێ ئەوان ژیانێ بەشدار بن ئەوان ژیانێ کۆمپانیان هەبێ ئەوان ژیانێ لەو سەر هاتا من جۆم لە عەلی باپیر بوو وتی ئەم داهات و سەرەت و سامانەی لە کوردستانە هەیە بە تەنیا هی یەکێتی و پارتی نییە هی هەموو خەڵکی کوردستانە مەبەستیەوە بوو کە ئەوەی کە ئێمە ئەم بەشەمان پێ ئەدرێ حەقیش مەشروعی خۆمانە ناوەختی خۆشی هەر نەوشیوانیش کە جابەوە وتی من بەشم لە هەموو شتێکا هەیە و لە هەموویان شەریکم لەوەی ئەو دیویشا شەریکم لەوەی ئەم دیویشا شەریکم لەو جیرفانەشا شەریکم لەو جیرفانەشا شەریکم و بەشی خۆمەوە کە چوە دەرەوە ئاوای کرد مەجموعەکەن ئێستا خەریکم بۆیان کەشف بێ سەرەت و سامانەکە یا بە کوڕەکانی خۆی وا بە لابیدایەتەوە ئەم برادەرە شەڕی مەڵک و ماڵ و میراتی هەبوو لەگەڵ جەلال تاڵەبانیە ئێستا بۆچی تازە بۆتان کەشف بێکە بە شوێن چیوەیە بەرحاڵ ئەمە ئۆپۆزیسیۆنەش وەک دەسەڵاتەکە بێژنێکی زۆر سیر و عجایبی دنیای سیاسەتی ئەم سەردەمەیە کە بنیش هاوڕای تۆم ینی ئۆپۆزیسیۆن لە وڵاتە بەرنامەیەکی هەیە لە هەموو شوێنێکی دنیا ئۆپۆزیسیۆنی بۆرژوایی زۆر لە دەسەڵات دەچێت بۆ هەر جوغرافیایەک فەرقەکە یعنی تۆ ناکرێت ئۆڵف پاڵمەیەک لە ئەفغانستانە دروست بێت باشە و ناشکرێت مەلا عومەرێکیش لە سویدا لە مجتەمەعی سویدیا دروست بێت وەکو ئۆپۆزیسیۆن نابێت بۆیە تۆ تەماشای عەلی باپیر و سەلاحەدین بەهادین و کوێ یعنی یەسەیەکی وەکو لاهوری شێخجەیی هەتا دوێنێ لە نەوێچێتی بووە یەک سەرمایەدار و کەسێک نەیتوانیوە سەرمایە گوزاری بکات لە منتیقەی سەوزە بەبێ سەرانە وەرگرتنی لاوری شێخجەیی یعنی ئێستا هاتۆتە دەرەوە ئەمە بۆ ئەبێ ئەمە ئۆپۆزیسیۆن بێ بۆچی ینی چی خەسڵەتێکی ئۆپۆزیسیۆنی پێ نازانم بەرحاڵ ئەمە ئەو واقعەتێک ئێمە بەدەستیەوە ناڵێن قسەی ڕاستە بەزەرەوە بۆرژوازی لە هەموو شوێنێکە تینە ڕاست و چەپی هەیە بۆی چەپڵە لێبە لە کوردستانیش لە کوردستان ئەومان نییە ئەمە ڕاستەوە ئەمە چەپاس ئاساسەن دەسەڵات بڕاوەتەوە و ژرساوەتەوە بەسەر دوو هێزی مستەبید و
سەرکوتکار و میلیشیاییە و ئەوەشی کە هەیە تەنها بۆ جوانکردنی ئەم ڕوخسارە دزیەوەی ئەم دەسەڵاتەیە کە پێوترێ دام و دزگای پەرلەمان و حیزبی ئۆپۆزیسیۆنەوانە. کاوە عمەریش ئەم کۆمنتی هێڵە ئۆپۆزیسیۆن هەنگوینی دەسەڵاتە لە کوردستان چووکە ناڕەزایی و تووڕەیی خەڵک دەبنەوە بۆ لای خاوەن لەگاوەکە. دقیقەن دروستە. بەرحاڵ وتم ئەو کۆمنتاکەمەخین ئەمەش ئەڵێنەوەی نوێ حیزبێکی هەواییە وەکو ڕیشە لە ناو خەڵکدانیە تەنانەت ناتوانێت 500 کەس بۆ ناڕزایەتی کۆ بکاتەوە. دقیقەن وایە من نەمبینیوە هیچ خۆپیشاندانێک نەوەی نوێ بەڕێخا خەڵکی کۆ کرد بێتەوە تا ئێستا ئەوم نەدیوە لەوانەیە لە خۆپیشاندانێکا بەشداری کردوە خەڵک ڕێکی خستۆ بەڵام خۆی هیچ کارێکی لەم بابەتانەی نەکردووە. بەرحاڵ ئەمەش کۆمنتی هاوڕە جلال سۆفیەکاری ئەسڵی نەوەی نوێ فریودان و چەواشەکاری بۆ دەسەڵات زۆر تەواوە. ئەم بەم پرسیارە بنەوێ باسەکەمان کۆتایی ببێن. سڵاوتان لێبێت ئەوانەی ئیشارەتان پێکرد هەمووی زۆر ڕاستن بەس چارەسەر چییە؟ تار بە بڕوای منەوەی کە تاوەکو ئێستا ئەم وەزعی وەک ئێستا هێشتۆتەوە بێ ئاسۆیی خەڵک و ناڕێکخراوبوونی کرێکاران زەحمەت کێشان مامۆسایان ئەوەی کە خەڵک لەسەری ئیدئۆلۆژیک و بیر و باوەڕەوە پشتدانێ بە پشتیەکەەوە لەسەری بەرژەوەندیەوە پشتدانێن بە پشتیەکەەوە. بە بڕای من خەڵکی کوردستان ئەزانن چیان ناوێ ینی کرێکاران زەحمەت کێشان مامۆسایان لاوانی بێکار ئەزانن چیان ناوێ چونکە لە 33 ساڵی ڕابردووە بە قیمەتی زەحمەتی زۆر برسێتی بێنانی بێ ئاوی بێ دەرمانی بێکارەبایی ئەم دەسەڵاتیان تاقی کردوێتەوە حکوومەتی بنکەفراوان حکوومەتی تاقانەی یەکێتی و پارتی شەڕی ناوخۆ حکوومەتی 5 حیزبەکە هەمووانیان تاقی کردوێتەوە و بەو نەتیجەیە گەیشتون کە بە هیچ شێوەیەک لە ڕێگەی خۆیان بە 101 زمان وەختێ مای گەشێتە بەردەمی ئەو خەڵکە بە 101 زمان تعبیر لەوەکەن کە ئەم دەسەڵاتە چاکسازی هەڵناگرێ ئەم دەسەڵاتە چاکسازی ناکە و هەتا زۆر جار خۆیان نەیڵێن ینی من جۆم لە شێخ جەعفەر بوو کە بە حساب جێگری نێچیروان بارزانیە وتی ئەوەی کە من ئەیبینم تا ئێستا چاکسازی و مەسەلەی خەم خواردنی میلەت بە هیچ شێوەیە لە بەرنامەیەم حیزبانیان نییە. ئەمە جێگری سەرۆکی هەندێمە بە حساب واڵێ و هەمویان بە زمانی جۆراوجۆر ئەم حقیقەتە ئەڵێن ئەم حقیقەتە ئەمەنە وازەح و ڕۆشن بۆتەوە خۆشیان ناتوانن چاپۆشی لێ بکەن. بەڵام ئەوەی کە خەڵکی کوردستان چی ئەوێ وە چۆن دابینی ئەکا وە چۆن بەدەستی ئەهێنێ بە بڕای من ئەم پرسیارەیە کە خەڵکی بە دوای جوابەکەوێڵە ئەم نا ئەو چی بکەین ئەی چ ڕێگەیە بگرینە بەر بە تایبەت خەڵکی کوردستان لە دەورەی 2015 ئومێدی بە بزوتنەوەی گۆڕانەوە گرێدا هاتە مەیدان و ئومێدی لەسەر ئەو بزوتنەوەیە دانا کە ئاڵوگۆڕێک بە قازانجی خەڵکی کرێکار زەحمەت کێش لەو سیستمەی کە ئێستا هەیە ئاڵوگۆڕێک بوجود بێنێ ئەوە بۆ شکستی خوارد ناڕزایەتی خەڵکی برد بۆ نێو پەرلەمان و بەڵێنی دا کە 4 ساڵی ئایندە 4 ساڵی هێمنی و ئارامیە بێ لە کوردستان. جا هەر بزوتنەوەیەکی شۆڕژ گێڕانە هەر هاتنە مەیدانێکی خەڵک لە هەر دەورەیەکی دیاری کراوە ئاسۆی خۆی بە حیزبێکی سیاسیەوە گرێدا چەپە ڕاستە هەرچیەکە ئەگەر شکستی خوارد بە ئاسانی پژڕاز ناکاتەوە ناڵێن پژڕاز ناکاتەوە بەڵام بە ئاسانی جارێکی کە ئیعتیمادی خۆی بە هێزێکی تر نادا. بە بڕای من بزوتنەوەی گۆڕان عمری ئەم دەسەڵاتی یەکێتی و پارتی زۆر درێژ کردەوە. بە بڕای من زەربەی ئێجگار گەورەی لە بزوتنەوەی ناڕزایەتی خەڵکی کرێکار زەحمەتکێش لە کوردستاندا. دیارە بزوتنەوەی ناڕزایەتی خەڵکی کوردستانیش هێشتا لەژێر تەوهمی باڵێکی ناسیۆنالیزمی کووردا بوو بۆیە یەکێکی وەکو نەوشیروان مستەفا تا ڕۆژێ پێشتر دژی بوو بەڵام دوایی توانی ئاسوی خۆی کا بە ئاسۆی بزوتنەوەی ڕێجی هەبوو لەنێ ئەو بزوتنەوەی بۆیە توانی بێ بە سواری ئەو ملیە بزوتنەوەی بێ. بە بڕای من خەڵکی کوردستان هیچ ڕێگەیەکی لە بەردەمانیە ڕێگەی شۆڕژ نەبێ چۆن شۆڕژەکە بەسمۆنیە بەیانی خەڵک بڕژێتە سەرجادە دەستکە بە هەر ئەو خواستانی کە هیانە بۆ کرێ هەر ئەو خواستانی مامۆسایان هیانە بۆ دامەزراندن مامۆسایانی گرێبەست چۆن گرێبەستەکانیان بێ بەداینی هەر ئەو لاوانی کە کارێک نییە بیکەن
هەر ئەو کرێکارانەی ژینگە پارێزی کە معاشەکان بەشی تا دەیمان و 15 مانگ ناکە، هەر ئەو کرێکارانی شەریکەی چیمەنتۆ کۆ ئەمانە، هەر مامۆستایان ئەوانی کە لە خەستەخانەکانان هەموو خواستی موچە لە کاتی خۆیان بدرێت. سەرەتایی ترین مافی هەر کەسێکە وەختی کارێگەکەی دەبێت لە بەرامبەرە سەری مام پارەکە دووەربگری. بە بڕای من هەموو ئەمانە ئەتوانێت لە دەوری یەک خەڵکی کرێکارە زەحمەتکێش لە دەوری یەک کۆبێتەوە بە ئاسوویکی شۆڕژگێڕانە هەنگاو بە هەنگاو بۆ هەڵپێشانی ئەم دەسەڵاتە بێتە مەیدان. تەنیا ئەم ڕێگەیە، هیچ ڕێگەیەکی تر لە ئارادا نییە. من جوابێکم هەیە تۆز دەتوانم کاتی تر بە تەفسیل باسی بکەم بۆ ئەم پرسیارە کە پێم وایە پرسیارێکی زۆر بەجێ یا پرسیارێکی محوریە و بێت لە خۆمانی بکەین هەمیشە لە هەر تاکتیکەکە لە هەر سیاسەتێکا کە گرینە بەرەوێ بڵین چی چارەسەر چییە، ڕێگا چارە چییە. مەلعەمەل دەردێڵێ من وازانم مەلعەمەلی کوردستان کەمێ فەرقی هەیە لە مەلعەمەلی شوێنی تر. وڵاتێکا کە دەسەڵاتێکی مەیوی هەیە ئیستیبدادیە دیکتاتۆریە دیموکراتی هەرچیەکەەوە بەجێگەی خۆی، بەڵام دەسەڵاتێکی مەیوی هەیە، دەسەڵاتێکی بڵین جێکەوتوی هەیە. زۆر جار ئاڵوگۆڕ بەوە دەستپێکا کە تۆ هێزێک کۆ بکەیتەوە ئەم دەوڵەتە بێری بڕ و خێنی هەر شتە کلاسیکەکە ئاوای ئەم دەوڵەتە دام و دەستگای بڕ و خێنی لە جێگای دەوڵەتێکی تر دروستکەی. لە کوردستان ئێمە خەڵک زۆرتر لەوەی کە بەدەست دەسەڵاتێکی بڵێن تێکسمڕا و ساکتەوە ئەناڵێنێ بە دەست نەبوونی دەسەڵاتێکی لەم بابەتەوە ڕۆژگاری ڕەش بووە. بەدیل بۆ دەسەڵاتێکی لەم بابەتە دەسەڵاتێکە لە ناو جەرگەی جەماو لە ناو قوڵایی کۆمەلگاوە سەردەربێنێت و بەدیلی ئەمە بێ کە ئێستا هەیە. بەدیلی ئەم دەسەڵاتە بە هەڵپێچانی ئەم دەسەڵاتە ڕێگەی بۆ دروستە بێ کە بێتەکایەوە بەڵام پێک نایەت. ئەمە لە ناو جەرگەی ئەم کۆمەلگایە لە شوێنێکی تر ئەتوانێت پێک بێت و دروست بێت و هەر بەم معنایە سیاسەتکردن لە کوردستان ئێمە بێت لە جۆزە بچووکەکانە بیبینی، نەک لەم شتە ماکرۆ گەورانەیە هەڵبژاردن پەلاماردانی ئەو دەسەڵات پەلاماردانی ئەو دەسەڵات خواست و داواکاری و ملکەس پێکردنی دەسەڵات بۆ خواستەکانی جەماوەر هەمیشە ڕەوایە، بەڵام ئاراستەی دروستی جوڵانەوەی دروستکردنی ئایندێکی باشتر لە کوردستانە بە تەقدیمکردنی خواست بۆ ئەم دەسەڵاتە ناقانونی ناشەرعی ناچێتە پێشەوە. ینی بەشێک لەم جوڵانەوە خواست تەقدیمکردنە جوڵانەوە مطالباتیە بەشێک ئاعترافکردنە بە وجودی ئەم دەسەڵاتە بەوەی کە بە دەسەڵاتێکە تۆ توانێت ژیانت چارەسەرکە ژیانت چاپکە دەوڵەتێکە کە ئەتوانی کاریگەری لەسەردا بنی. بە بڕای من ئەمە پێچەوانەی حەقیقەتی ئەم دەسەڵاتە زۆر بڵین مەسخەیە یاخود زۆر شێواوەیە کە لە کوردستانە هەیە و ئەو ڕێگایشی کە توانین ڕزگارمان بێ لەمە جیاوازە. هەر بۆیە وەختێکاڵی بەشداری لەم هەڵبژاردنیان مەکەن لە دژی ئەم هەڵبژاردن ڕاستەوە بە ئەڵێ ئەی بەدیل چییە؟ ینی ئازیزان باسەکە لەسەرەوە نییە کەسێک ڕێگایکی هێناوە بۆ ئاڵ و گۆڕپێدان و ئەوم دەڵێ ئەم ڕێگایە باشنی تۆ بڵێم ئەی ڕێگای ئاڵ و گۆڕپێدان چییە؟ ئەمەی کە هاتووە ڕێگایەک نییە بۆ ئاڵ و گۆڕپێدانی دەسەڵات و کۆمەڵگا، ئەمەی کە هاتووە باسی هەڵبژاردەکە ڕێگایەکە بۆ یەخسیرکردنەوەی کۆمەڵگا، بۆ گاڵتەکردن بە کۆمەڵگا، بۆ پەنجەمۆرکردنی کۆمەڵگا بێمافیەکانی خۆی هەر 4 ساڵ جارێک. لەبەرەوە داوای بەدیلی ئەوە مەکە ئەی تۆ بەشداری هەڵبژاردن ناکەی بەدیلەکەت چیە؟ بەدیلم نییە بۆ ئەم هەڵبژاردنە، بەڵام بەدیلم هەیە بۆ خەباتی سیاسی. خەباتی سیاسی ئەو ڕۆژە بەرپا نابێت کە ڕۆژی هەڵبژاردن و دیاریکردنەوەی چێ ئەندامی پەرلەمانە. خەباتی سیاسی هەموو ڕۆژێک ناو کۆمەڵگایە هەیە، لەناو هەموو گەڕەکێکە هەیە، لەناو هەموو شوێنکارێکە هەیە، لەناو هەموو قوتابخانەیەکە هەموو دایرێکە هەیە. ئەو وەختەی کە خەڵک کۆ ئەبنەوە پێکەوە بڕیارەدەن کە مشکلاتەکە ڕۆژانەکانی خۆیان حەلکەن و ئەمە بەڕاستی واقعی ڕوو ئەدا لە گەڕەکە فەقیر نشینەکانە لە ناو خزمانی هەژارە کە وەختێک دەخۆشیشانە بێتوانە لە کوردستانە چارەسەری بۆ نادوەزرێتەوە بێبیون بۆ ئێرانیا بگەن بۆ هەندستان پیتاچی بۆکەن بۆی کۆکەنەوە. ئاوا بەم جۆرە ئەم خەڵکە لە بەرامبەر هەژاریە خەریکە شەڕەکە. ئەم شەڕە لە بەرامبەر هەژاریە ئەو جێگایە کە ئینسانە توانێت دام و دەستگای نەیتیا دروستکە، ئەم شەڕە لە بەرامبەر نەهامەتەکانی ناوم کۆمەلگای و جێگایە کە ئینسانە توانێت دام و دەستگای نوێی دەسەڵات و خۆبەڕێوەبردننی کۆمەلگای لە داهاتواتیا دروستکە و ئەمە توانێت بەدیلی سیاسی بێ بۆ ئەمڕۆ. بە بڕای من ئەو نەهج و بیر و بۆ چوونە دیاریکراوانی کە ئێمە لەسەری ڕاهاتوین حزبێک دروست کە جەماوەری بێتەوە پەلاماری دەسەڵات بە ڕای ماڵە بیر و خێنەبڕۆ دەسەڵاتێکی تربیناکە دەرحاڵ لانیکە بەبێت دەسەڵاتێک وجودی هەبێت، دام و دەستگایکی دەوڵەتی وجودی هەبێت کە تۆ بڕۆ خێنی لە شوێنی شتێکی تر دابنی
وەختێکەوە وجودیە لە کوردستانەوە خەڵک کێشەی گەورەی ئەمەیە بە بڕای من دۆخەکە زۆر جیاوازە. بەرحاڵ ناتوانم لەمە زۆرتر لەسەرم بابەتە ئێستا بدوێن، بەڵام ئەوە وەڵامی کورتی منە بۆ پرسیارەکەەوە بڕایم پرسیارێکی جەوهری و گرنگە. دوا قسە بۆ تۆ بەجێڵم تایر بەر لەوەی کە بینەران بەجێ بێڵی من بەرنامەیەکی خۆش بوو بەلامەوە بەڕاستی ئەم سوودم بینی هەم لەزەتم بینی لەم گفتوگۆیە لەگەڵ تۆ زۆر سپاس دەکەم. ئەگەر قسەیەکت هەیە کۆتایی بە بەرنامەکە بین چونکە لە جیاتی سەعاتێ بوو بە سەعات و نییە، بەڵام باش و فریا کەوتین وەڵامی کۆمنتەکانماندایە. زۆر باشە وەڵام من هەر لە درێژەی ئەم قسەی ئەخیرمە ئەدانی چۆنە ئێستا تۆ تەماشاکە دابینکردنی موچە بۆ مامۆستایان سەرێکی ترین خواسەکە کە هەیە لە دەوری ئەمەتوان کۆکەنەوە ئەنواع وەشکاڵنی هادی جۆرا و جۆر دروستکەن بۆ فشاردانان مامە قوتابیانی زانکۆ بێکارەکە هەموو ئەمانە ئەتوان بە دەوری یەک کۆبنەوە وردە وردە کانونی جۆرا و جۆر لە گەڕەکەکانە دروستکەن خۆ بەڕێوەبردن لە گەڕەکەکانە دروستکەن. تۆ گەت بیرتە وەختێک حکوومەتی بەعز ڕووخا لە ساڵی 91 یەک دیاردەکەیەکێتی و پارتی هاتنە کوردستان چکە تا ساڵی 1970 ساڵی 1970 کە ئاهاتنە ناو شارەکان ئەوەی کە لەگەڵی بەرەوە و پێشمەرگە و هەموو بەڵام لە 91 کە هاتنە ناو شارەکان لەگەڵ دیاردەیەکی تر بەرەو ڕۆ بوون سەیرانکە خەڵک لە گەڕەکەکانە کۆبوونەوەی گشتیانەکەن نوێنەرەکانی خۆیانیان هەڵبژارد بۆ جادەیان پاکردەوە ئەو کاتە کە 20 ڕۆژی خایان جادەیان پاکردەوە کۆڵانەکانیان پاکردەوە ئەو خواردن و ئازوقانی کە دەستیان گرت بوو بەسەریان بەسەر ماڵ هەژارەکانە تەوزیعیانە کرد بیرمە خەڵکێکی ئێجگار زۆر لە گەرمیان و لە کەرکووک و ئەوانەوە ئاوارە بوون هاتن بەر و منتیقەی سلێمانی و ئەمانە جێگەیان بۆ پیا کرد ئەو هاو پشتی و بەتەنەوە هاتنەیە هەموو بنکەیەکی شورایە عیادەی تیابوو لە هەموو بنکەیەکی شورایە مستەوسەفێکی تیابوو بۆ بینینی نەخۆش و چارەسەرکردن کارەبا بە کۆمەکی شوراکان چاکرایەوە بەلەدێ بە کۆمەکی شوراکان ڕێککرایەوە پاراستنی ئەدنێتی گەڕک بەدەستی شوراکانەوە بوو ئەمانە و تەجروبانە بوون کە خەڵک لە شارەکانەوە هەیە بوو ئەشتەش دەتوانن بیکەن ئەو بێتەجروبەیە کە ئێمەش ئەو کاتە بوومان لەگەڵ ئەوەشا 20 ڕۆژی خایان 20 ڕۆژ 20 ڕۆژی خایان لەناو ئەم 20 ڕۆژە ئەم هەموو کارەکرا ئێستا ناتوانێت بەم هەموو تەکنۆلۆژیا و ئیمکاناتی پەیوەندی گرتنە لەگەڵ یەکتریا ناتوانێت کارە بکرێ بە بڕوای من دەبێت لێرەوە ئەم خەڵکە دەست پێ بکات ئەگەر بە تەمای هێزێک بێت ڕزگاری کاشتیوانیە یەکەم هەنگاوی ئەمریکا کە ئەوەی کەوتی ئەم یەک انتخاباتەکە بۆ وتی پیرۆستان بێ دە ئینجا بچن حکوومەت دروستکەن هیچ هێزێک نییە بەدا خۆ دەبێت بێت بیتە مەیدان. من زۆر سپاسی تۆکەم شەمەڵگیان عەزێتی کێشە زۆر خۆشەویستی و ڕێزم هەیە بۆ هەموو بەڕێزانی بەشداریان کردووە هەموو ئەوانش کە دواتر تەماشامانەکەن و گویان لێمانە بێ ئەوانە کە نەخت دەکەن ئەوانش کە تێی دەکەن زۆر سپاس تا ئێستا لەگەڵمان بوون زۆر سپاس جارێکی کە بۆ ئەم دەرفەتە بۆ تۆ شەمەڵگیان زۆر سپاس بۆ تۆ هەورە تابنی شەروا سپاسی سەرجەمبینەرانەکەم کە تا ئێستا تەحمولیان کردین بە تایبەتی ئەوانەی کە بەشداریان کرد بە کۆمنت و بە سەرنجەکانیان ئەم باسێکی گرنگە ڕەخنە و پێشوازی لەکەین هەر کەسێک تێڕوانێکی جیاوازی ئەتوانێت بینوسێ ناتوانین ئێستا لە بەرنامەکەی ببینین و وەڵامی بینەوە بەڵام حتمەن بەش بە حاڵی خۆم هەر کۆمنتێک لەسەر پۆستەکان بنووسرێ لەسەر ئەم ڤیددیوە بنووسرێ هەوڵە دەم بە کۆمنت وەڵامی بەمەوە دەستان خۆش برێ بۆ متابعکردنمان تا ئێستا زۆر سپاس جارێکی تر تاجیان بە ئومێدەوەی لە بەرنامەی تر و لە باسی ترا پێ بگەینەوە و گفتوگۆی ئاوا تێروتەسەل و بە پێزمان هەبێت. دووبارە سپاس بۆ هەموو لایەک تا بەرنمەیەکی تر و دیدارێکی تر لەگەڵ ئێوەی ئازیزە سەرجەم ئێوە بە شادی و کامەرانی ئەسپێرم شەوتان یا ڕۆژتان خۆش لە هەر شوێنێکە هەر بژین.